بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز ئەم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر من لەگەڵ هاوکارانم لە پەیام بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لە خزمەتان ئابین مێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. بەناوی خوای گەورە سڵاوی خواتان لەبێ بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێکەوە بینەری پەیامی ڕۆژن. خۆشحاڵین کەم بۆ لە خزمەت ئێوەدەن هیوای تەندروستێکی باش و کەشێکی ئارامتان بۆ دەخوازیین. هیواداری لەم ڕۆژ بنەویست سەجەم بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژ بن کا کۆمەڵە بڕگە و بابەتمان لەگەڵ هاوکارانمانە بۆ ئامادەکردن و پێشکەشی ئێوەی ئەزیزی دەکەین لەو تەوارانی کە ئەمڕۆ ئامادەمان کردو. تەوەری یەکەممان تایبەتە بە بابەتێکی گرنگ، بابەتێکی زۆر باو کە ئێستا هەمووانی پێوە سەرقاڵن، ئەویش هەڵبژاردننی موبایلی زیرەکە، ئەو موبایلانی کە ئێمە ڕۆژانە بەکاری دەهێنین بۆ ژیانی ڕۆژانەمان. هەمیشە ئەمانەوێت کە جۆرە ئامێرێک بەکاربێنین کە سوودی هەبێ و ئەو شێوازە بێت کە ئێمە دەمانەوێت. بۆیە هەڵبژاردننی زۆر سەختە لەم ڕۆژەیە کە جۆرەها مۆبایلی زیرەک هاتووە و چەندین جۆری تەکنەلۆژیای نوێ هەیە و گرنگە کە بزانین چۆن بە شێوازێکی دروست ئەو شتە هەڵبژێرین کە خۆمان دەمانەوێت و جۆرەکانی چین و باشترینیان کامانن و ئەو شتانە چین کە پێویست ئێمە لە کاتی کڕینی ئامێرێکی زیرەکدا ڕەچاوی بکەین و چەندین بابەتی تر لەگەڵ میوانەکەماندا چاوەتێ دەکەین. وڵای زان پارێزگاریکردن لە شناس و کولتور بابەتی دووەمانەبێت و گفتوگۆ دەکەین دەربارەی چۆنیەتی پارێزگاریکردن لە شناس و کولتور و هەروە بە دیاریکراویش مەبەست لە شناس و کولتور چییە؟ لەگەڵ پسپۆرێک لەو وارەیە شرۆڤێن بابەتە دەکەین. سەرتاش دەچینە لای پێشبڕکێکانی کەشەوە بزین کەشەوە لە شار و شارۆچکەکانی هەیە بۆ کوردستان چاڵ. سڵاوتان لەبێ خۆشەویستان. تەوەری یەکەمماندا باس لە بابەتێکە دەکەین، ئەویش بابەتی پێوەرەکانی کڕین و هەڵبژاردننی مۆبایلی زیرەکە. کاتێک ئێمە دەمانەوێت مۆبایل بکڕین یاخود گەرمبایلەکانیشمان بگۆڕین، ئەوە هەمیشە پێویستەکە کە لە نوێگەرەکان بزانین و بزانین ئەو گۆڕانکاریانە چین و ئەو شتێکە کە بەپی خواستی خۆمان تێدا لەو مۆبایلەدا هەڵی بژێرین و چەندین بابەتی تر بەتایبەتیش لە ئێستادا کە مۆبایلەکان دەبینین هەموو جار لە پێشکەوتنی زیاتردا جۆرەهای نوێ دێتە نێو بازاڕەکاندا و شێواز و جۆری تایبەتی هەیە. بە میوانداری زۆر بەڕێز کاک دیار ئاوات شارەزا لە بواری ئایتی گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. کاک دیار بەخێر بێ، سپاس ئامادەبوون لە بەخێربن کاک دیار. کاک دیار لەگەڵ گۆڕانی
تەکنەلۆژیا و نوێبوونەوە و ئەو گۆڕانکاریانی کە لە سەردەمی نوێدا هەیە ئێمە چۆن بتوانین ئامێرێکی زیرەک کە بەبێ خۆمان بێ خواستی خۆمان بێ هەڵی بژێرین و بە تایبەتیش مۆبایل. سڵاتان لەبێ سەرەتا دیارە کەسێک کە بڕیاری گۆڕینی مۆبایلەکە یا کڕینی مۆبایلێکی نوێ ئەدات ئەمێ لە لە پێویستیوانە سەرچاوە ئەگرێت ینی تۆ بێ پێویستت بە ئەم ئامێرە بێت سەرتا بزانی پێویستیەکانت چین بۆ ئەوەی کە ئامێرەکە هەڵبژێری ئایا هەر کارێکی ئاسایی ڕۆژانەی پێەکەی یاوەتە لە کارکردنی با بڵێن ڕۆژانە دەرئەچێت و کۆمەڵە پێداویستی ترەیە کە ئەتوێ مۆبایلەکەت بۆ پڕ بکاتەوە سەرتا بێ بڕیاری بزانین چی بە مۆبایلە ئەەکەی بۆی کە بڕیار لە کڕین مۆبایلەکە بێت چکە براندی زۆر هەیە ماسفاتی زۆر هەیە زۆری زۆر هەیە لە بازارە ڕاستە هەمویان سمارتفۆنن هەمویان مۆبایلن بەڵام توانای جیاوازانێ بۆ کردنی ئەو کارانی کە توپی ئەنجام دەدەیت کاتە بێ یەکەم جا بچینەوە سەر خواستی خۆمان بزانین چیمان سەرەتا خواستی خۆ دەبێ بزانی تۆ چی پێ ئەەکەیت زۆر باشە واتە پێوەری چەند پارەمان پێ و توانین چی بکڕین ئەوە ئەو لەوێت نابێ بەکاربێنی بەڵکو بۆچی ئەمانەوێ مۆبایلێکی زیرەک بکڕین ئەبێ پشتی پێ ببەستین ئەگەر کەسێک کاری ئاسایی پێ ئەنجام نەدا بە مۆبایلە بە نمونە هەیە فۆتۆگرافەرە هەیە مۆنتێرە هەیە ئیشی ڤیددیو ئەمانەی پێەکات ئەگەر با بڵێن پارێکی کەمیشی پێ بێ ئەگەر ئیشی بۆ بێ کە مۆبایلەکەی ئەو کاری با بڵێن فۆتۆگرافی بۆ بکە ناچارە بۆی کە مۆبایلێکی کوالیتی باش بکرێت لە کامێرەیە ئەگەر با بڵێن 500 دلاریشی پێ بێ بەڵام ناچارە بڕوا مۆبایلێک بکرێت کە نرخیلانەی 1000 دلار بێت وەی کە بتوانێت ئیشی خۆی پێ ئەنجام بە بەڵام کەسێکە ئیشەکەی تەنها تەلەفۆنکردنە و بەکارهێنانی سۆشیال میدیایە بە بنیایە لەوانێ زۆر گرنگی نایە بۆی کە مۆبایلێکی کوالیتی بەرزی پێ بێ ئەو دەقەیە چنی پارە پێ بێ بای ئەو پارەی کە پێێتی بڕیار لە کڕینی مۆبایلێک ئاات زۆر باش کاک دیار با کۆمەڵە پێوەرمان پێ بڵە کە کاتی ئێمە مۆبایلێکی زیرەک دەمانەوێت بیکڕین بەگشتی بۆ هەمومان ینی کۆمەڵەشت هەیە پێویستە لە مۆبایلێکە هەبێ ئێمە ڕەچاوی بکەین چیە ینی هەمووان بتوانین سوودی لێ ببینین پێویستە ئەو شتانە چیان کە لە مۆبایلێکدا هەبێ دیارەوەی کەوا کە کوالیتی مۆبایل بەرز بێتەوانێ خەڵک زۆر گرنگی پێ ئەیە کامەرەی مۆبایلەکەیە ڕامی مۆبایلەکەیە پرۆسێسەری مۆبایلەکەیە کە ئەمانە بەرپرسن لە خێرایی و کارکردنی مۆبایلەکە ئەگەر مۆبایلێک بەکاربێنی کە پرۆسێسەری نزم بێ ئەو کردارانی کە بۆ مۆبایلەکە ئەنجامی بە کاتێکی خێرا بۆت ئەنجام نایە مۆبایلەکە خاو ئەبێت و جام ئەبێ بەدەستەوە ئەمانە هەمووی لەو مۆبایلانەیە ڕوایە کە کوالیتیان نزمە خود مواصفاتیان نزمە بەڵام بە نمونە ئەگەر تۆ ئێستا کۆتا مۆدلی ئایفۆن کە دەچوو ئایفۆنی 14 ڕامی 6 گیگابایتە پرۆسێسەری A16 بایۆنیکە کە ئەمە وای کردووە مۆبایلەکە ئەو کردارانی کە پێ ئەنجامەیە بە کاتێکی زۆر زۆر خێرا کردارەکانم بۆ ئەنجام بات و هیچ بێزار نەبی لە کاتی بەکارهێنانی مۆبایلەکە ڕەنگە هەمومان کە مۆبایلمان بەکارهێنابێت لە ئێسایارە پێشترا مۆبایلەکە بەدەستمان و جام بێ ناشابین بیکوژێنینەوە دایگرسینەوە ینی ئەمانە ڕۆئەیە ئەمە لە مۆبایلێکی کوالیتی بەرزە ڕوودانی زۆر زۆر کەمە چکە وەکوتم مواصفاتی مۆبایلەکە زۆر بەرزە بەسکە گەرێسە لە کۆمەلگای کوردەواری بەگشتی باخسە بکەین ئێمە مۆبایل بەڕاستی بۆ بەکارێنین چکە پێویستمان پێتیان هەڵیە بژێرین لەسەر بنەمای ئەوەی کە پێویستمان بەم بەشێ مۆبایلەکەیان نەخێر بەس لە بەرەوەی بڵێن ئێمە کۆتا ڤێرژنی یاخود کۆتا مۆدلی فلان برانجی مۆبایلی زیرەک کڕیمە و هەمە و تاو خۆی ئەوەش بەشەگەر لە خۆ دەرخستنەوەی کە خەڵک واکە کۆتا مۆدلی مۆبایلی پێبێ ئەوانەی کە حەز ئەەکەن دەربکەون یان پێلایەنەوە گرنگە لە سەرەتاکان بن لەو کەس مۆبایلەکەیان کڕیوە لە سەرتاوی کردن و گوێی پێ نایەن بەشێکی تریشی کە هەمان مۆبایلی کڕیوە بۆ پێویستی کڕیوێتی ینی ئەوەی کە لە یەکەم ڕۆژا کڕیوێتی لەوانەیە شەڕی کردوێت لەسەرەوەی کە یەکەم کەس مۆبایلەکە بکرێت بەڵام ئەوەی کە ئیشیشی بە مۆبایلەکەی بەڵام بەلایە گرنگ نییە سەرەتا بکرێت چاوەڕێکە تا نرخەکەی لەوانێت دابەزەیە تا دواتر بۆی کە مۆبایلەکە بکرێت ئەو سیستەمانی کە بەکارێ زیاترێسەوەی کە بە iOS و ئەندروید ئەوانە کاریگەری هەیە لەسەر ئەو کڕینی مۆبایلیا خودەوە خواستی کڕیارە کە من کامیان ئەکڕم یاخود کامیان بەکارهێن بە بنیاییەوە باڵێن بە ئایفۆن بە نمونە بینینەوانە کە سیستمەکەی iOS و تایبەتە بە خۆی تەنها ئایفۆن سیستمی iOS لەسەرە وەکو سکیوریتی لە سیستمی ئەندروید بەهێزترە بەشێکی ئەوانەی کە ئەم سیستمیان بەلاوە باشە بۆی سکیوریتیەکەی وێتی
کە لە ئایفۆن بەهێزترە کە تێکشکاندنی ئەم سیستمە زۆر قورسە هاکردنی ئەم سیستمە زۆر قورسە وەک ئەندروید نییە ئەمە بەشێکی ترێوی کە خەڵک iOS بەلاوە باشە بەشێکی تریشی لە بەکارهێنانە سیستمی iOS لە بەکارهێنانە ئاسانترە خۆشترە بۆ بەکارهێنان ئەندروید تۆزێک معقەدە و تۆزێک قورسترە لە ئەندروید دیارە لەم مۆدلە تازانەی کە لە سامسۆنگ و لە هواوی و لە شامی و مۆدلانی ترکە دەرکراوە دەستکاری سیستمەکە کراوە و خۆشتر کراوە بۆ بەکارهێنان واجهەی جوانتر کراوە پێشتر نەماوە بەڵام لە کۆتایە iOS وەکو سکیوریتی بەهێزترە لە ئەندروید کاک دیار کۆمەڵک پێوەرە ئەگەر بەگشتی دابنین بۆ نمونە من بۆی زانیاریم هەبێ ڕەنگە بەشەن ئامێرێکی زیرە کابگەڕێم بارگاریکردنی خێراتر بێ بۆ ماوەیەکی زۆریش پاتریەکەی بمێنێتەوە یان کامێری باش بێ لە کۆتایە کۆمەڵێک خاڵ هەیە ڕەنگە لە مشکی منا هەبن بەڵام هەمووشان لە یەک مۆبایلی زیرەکانە بن بۆ مۆبایلێکی زیرەک ئەولەویەترین شتەکان بەگشتی ئێمە بمانێ بەکاری بێنین چین پێویستە کام یان گرنگی بە کام بەشی مۆبایلەکە بدەین وە گوتم هەموو بەشەکانی مۆبایلەکە گرنگن بە نمونە پاتری پرۆسێسەر ڕام زائیدەن کامێرەکان چوار شتە واکان نرخی مۆبایلەکە بەرز بێت و یان نزم بێتوانە ئەمە بەرپرسەرەوە بەڵام عادەتەن لای ئێمە کە خەڵک مۆبایلێکە کڕێ ئەکسەرێتی خەڵک بۆ مانگێک دوو مانگ سێ مانگ نایکڕێ بۆ ئەوەی کرێ بەدەستیەوە بمێنێتەوانێ باشترین ئەو مۆبایلانش ئەوانن کە لۆنگ تایم ئەمێننەوە نەک دوای مودەیەک تێک بچێ یا خاو بێتەوانێ ئایفۆن ئەو کێشەی زۆر کەمە کە خاو ببێتەوانێ یا مۆبایلەکە بە کەڵکی ئەوە نیە دوای ساڵێک بەکاری بێنی ئێستا ژەمەلوانێ لە ناوبازارە یا لە ژیان ڕۆژانەمانە مەسەرەن ئایفۆن حەوت بەدەست خەڵکەوە ببینی ئایفۆن حەوت لە مانگی نوێی 2016 دەرکراوە ینی نزیک 6 ساڵ بۆ 7 ساڵەکات هەتا ئێستا خەڵک بەکارهێنێ بەڵام لە بەرامبەرە وەرە مۆدیلێکی ئەندرویدەکانی تر هەرکەم لە براندەکان بە فەرق ناکە تەنانهی 2010 و 90 بەس خەڵکەوە نەبینی نەک 2016 ئەمە بۆ لەبەرەوەی کە ئەپڵ وا کارەکە کە مۆبایلەکانی بمێننەوەن بۆ ماوەیەکی درێژ بەکار بێت بەڵام گرفتیش لەوە هەیە زۆر جارڵێن ئایفۆن لەبەرەوەی ئابدێتی نوێی بۆ نایەتەوە مۆبایلەکە بەرەبەرەیتر پراوێزەخرێ بەشێک لە پرۆگرامەکانی ئیش ناکەن ئەم ساڵ لەگەڵ دەچوونی ئایفۆنی چواردەیە iOS 16 دەچوو کۆتا مۆدلی مۆبایل کە iOS 16 با بڵێن لەسەر لابرە ئایفۆنی حەوتە عنی دوای 6 ساڵ بەکارهێنان اینجا ئایفۆن حەوت ئەپدێتی وەستێنرا کە ئەپدێتی وەستاوە مانایەوە نییە کە ئەوەستێ لە ئیشکردن ئیتر کارەکە هەتا ئەو کاتی مۆبایلەکە بەدەستەوە ئەشکیا شتێکی لێ سیمە خوێنێتەوەوانە هیچ کێشێکی نییە بەڵام ئەو ئەپلیکیشنانی کە لە مۆبایلەکەیە ئەپدێتی بۆ نایە و سیستمی مۆبایلەکەش ئەپدێتی بۆ نایە لەو لە کۆتا ڤێرشنەکە بۆی هاتووە لەوەی ئەمێنێتەوانێت تا ئەو کاتێکە مۆبایلەکە پێ ئەمێنێ کارەکەات هیچ کێشەیەکی نییە کاک دیار کوالەتی ئەو مۆبایلانی کە ئەمە ئیکڕێن ینی ناو بازارەکانە بەڕاستی توین کوالەتێکی باشمان دەستکەوێت هەمان ئەو پێداویستیانەمان بۆ پڕکاتەوە واتە ئەو لەو شەریکاتانەوەی کە دەرچووە یاخود لە کوردستان ینی شوێنی شەیەکە بۆ نمونە مۆبایلێکی باشمان پێنەیە یاخود ئەو پێداویستیمان بۆ پڕمەکاتەوە سەرتا گرنگە ئەو مۆبایلێک کە توی کڕی بزانی لەکوێی ئەکڕیوە ئایا ئەو گەرنتی کە هەیەی باوەڕ پێکراوە یان نە داوانێت تۆ پشتە بازارەوانێ هەر جۆرێکی مۆبایلت بێ لە هەر شوێنێک توێ لە ناو بازارە دەست بکەوێت بەڵام ئەوەی کەوا کە تۆ دڵنیابی لەوەی کە مۆبایلی شوێشەیەکی نییە سەرتا بزانانی لەکوێ مۆبایلە ئەکڕیت ئەم شوێنە باوەڕ پێکراوە یان نەوە گەرنتیەکەشی زۆر گرنگە ئێستا ئایفۆن تۆزێکم کێشەیی هەیە لە ناو بازارە ئایفۆنی ئەکتیڤکراو لەگەڵ ئەکتیڤ نەکراو هەیە لە ناو بازارە ئەو ئایفۆنانەی کە ئەکتیڤ کراون نرخیان $50 $80 تا $100 لە هەمان جۆری مۆبایل بەڵام ئەکتیڤ نەکراوەکەی هەرزانترە ئەبێ بزانین تۆ مۆبایلە لەکوێ ئەکڕی بۆی کە مۆبایلێکی ئەکتیڤ کراوت نێنێ ئەی ئەو ئەوانی کە پێوترێ ئەوروپی یاخۆ دەستی دوو کاتێک لێرە ئەمانەی بکڕینەوە ئەوانە تا چەندێک باشن ئێمە توانین سوودی لێ ببینین ئەتوان هەمان ئەو کارمان بۆ بکەن جاری وایە ئەڵەن دوو شانسە یان یانەوە تا باش دەرەچێەوە تا خراپ دەرەچێ ئایفۆنی ئەوروپی کە سەرەتا ئەیکڕیت ئەبێت شتێکی کاملی بکەیت فەحسی کاملی بکەیت بۆی کە بزانی هیچ پارچەیەکی نەگۆڕاوە چکە ئەکسەرەتی ئەو مۆبایل ئەوروپیانی کێنە بازارەوە هەم ئەوروپی هەم ئەمریکەکانوانی کە دەستی دوون پاکتیان لەگەڵ نیە هیچ شتێکیان لەگەڵ نیە تەنها مۆبایلەکەی خۆی هاتووە زۆربیان شاشەی گۆڕاوە
ئەنی شاشەی ئەسلی لەسەر هەڵگیرا و شاشێکی تری بۆ دانراوە یا پاتری ئەسلی لەسەر هەڵگیرا و پاتری تری بۆ دانراوە گرنگە کە هەمان بۆ مۆبایلی لۆ گوتم زین لەکوێی کڕی بۆ دەستی دووەکە و بۆ ئەوروپیەکەش هەمان شتە بەڵام ئەگەر گرنگی کەمە وایە ئەنی لەوە ناچێت سوودێکی باشی لێ ببینی ئەوانەی کە دڵنیان لە مۆبایلەکە خۆیان ئێمە لە کۆمپانیای ئەسێت مۆبایلە دەستی دووەکانیشمان بە گەرنتی 1 ساڵ دەفرۆشن ئەوانەی کە دڵنیان لە مۆبایلەکانیان بە گەرنتی ئەیفرۆشن بە گەرنتیەوەی کە پارچەی نەگۆڕابێت هیچ شتێکی نەگۆڕابێت ئەمە گرنگە ئەگەر هیچ شتێکی نەگۆڕابێت هیچ کێشەیەکی نێوە مۆبایلێکی ئاسایی توانێت بەکاری بێنی بەڵام ئەگەر پارچەی گۆڕابێت ئەمە تۆزە کێشەیە خۆت لە کڕینی مۆبایلی پارچە گۆڕاونی باش بەڵام لە کۆتای ئەمە چۆن بزانین پارچە گۆڕاوە ئێستا گرفتەکە لێرەیە لە بازاڕەکانی مۆبایلی زیرەک لە هەرێمی کوردستان کۆمەڵێکی زۆر بڕانجی جیاواز مارکەی جیاواز ناوی جیاواز تەنانەت بەشێکیان ڕەنگە هەموو ئەو تایبەتمەندیانەی بەڕێزت باست کرد ڕەنگە کامێراکەشی بەرزتر بێت لە کامێرای ئایفۆنێکی با بڵێن کۆتا مۆدل باتریەکەی بەمان ینی ئەو ڕەچەتەی لەگەڵ یەتی هەمووی بەرزە بەڵام لە ڕاستیە ئەمە وایە یان زۆر جاگرفت دروستە بێ ئەوەی کە باسەکرێت لەگەڵ ناوەڕۆکەکە یەک ناگرێتەوە خۆی ئەگەر با بڵێ مۆبایلێکی لۆک بکڕی لۆک مەجای ویتیانێ چکە هەموو دیتەیل و ماوەفات و شتێکی لەسەر خۆی نووسراوە لەسەر کارتۆنەکەی ئەگەر مۆبایلێکی دەستی دوو کێسە باسی ئەومان کرد بە نمونە بینینەوانە ئەڵی چۆن بزانین پارچەی نەگۆڕابێ یا شتێک سەرەتا لە ئایفۆنەکانە ئەگەر پاتری گۆڕابێ لە بەشی پاتری سێتیگی مۆبایلەکان چە سێرڤیس ئەوتە مۆبایلە پاتری گۆڕاوە ئیشی تیاکراوە ئەگە پاتری ئەسلی شەریکە خۆی دەربکەیت ئەگە پاتری ئەسلی خۆی لەسەر بێبێ هێڵسی پاتریەکەت پێ بڵێ توانێ ئەم پاتریە سەیاد چەند ماوە کە هێڵسەکەی پێوتی مانەوێ ئەم پاتریە نەگۆڕاوە ئەگەر نووسرا و سێرڤیسیشەوە خۆی پێ دەڵێ لە سێرڤیس کراوە و گۆڕاوە بەدڵنیایی وەرئێستا تۆ مۆبایلەکە خۆ دەگەر ئایفۆن پێ بێت توانێ پشکنینی بۆ بکەیت ئەوەی کە ئەمێنێ دەوانێت پشکنین شاشەیە کە ئەگەر هەر بە چاو سێریەکە کەمێک شارزایی دەبێ زانیم شاشە گۆڕاوە یان نەچکە ڕەونەق و ڕووناکی شاشەکە فەرقی هەیە ئەگەر زانیاری شت نەبێ بە کۆمپیوتەر فەحسەکرێت وەختێکە فەحسی مۆبایلەکە ئاگەر بە کۆمپیوتەر چۆن سیارە بۆ کۆمپیوتەر فەحسەکەیت هەموو کێشەیەکی پێڵێ بۆ مۆبایلەکەش بە هەمان شوێ پاتری گۆڕابێ شاشەی گۆڕابێ ئەگەر پارچەی ئەسڵی خراپێتەوە دەستکاری پارچە ئەسڵی خراپێتە سەری هەر لە پاتریا پێ دەڵێ بەڵام لە شاشە پێ ناڵێ ئەگەر شاشەڵسی خراپێت سەر کێشە نیە لەوانێت کێشەیەکی و بێت و گۆڕابێ بەڵام ئەوە کێشەکە هی خۆی نەخرابێتە سەر ئەکی ناگەری خۆی خراپێت سەری کێشەیەکی نییە نرخی مۆبایلە زیرەکەکان ئەکید ینی دەبینین نرخی زۆر جیاواز هەیەش ڕەنگە کەوتێتە زۆر جار سەر کوالێتی مۆبایلەکان تا چەنێک گرنگە کە کۆنتترۆلکردنی ئەم نرخانە ینی جاروایە تۆ مۆبایلێک لە شوێنێک دەکڕی سعرێکە دەچیت شوێنێکی تر سعرێکی ڕەنگە زۆر گرانتر بێ خۆت کەمتر بێ هۆکاریەوە بۆ چێگەڕێتەوە ئایا ینی کۆنتترۆلکردنی ئەمە هەیە لە بازارەکانی کوردستانە بۆ کڕینی مۆبایل بەشێک لە جیاوازی نرخ ئەو بووکە پێم وتی مثلا مۆبایلێک ئەکتیف کرابێ ئەکتیف نەکرابێ ئەمە جیاوازی لە نرخا هەیە و خەڵکیشم شارەزایی نییە کە بزانێ مۆبایلە ئەکتیف کراوە ئەکتیف نەکراوە چ ئایفۆنێکە کرێ بۆ نمونە فروشارەکەش لەوانێ پێی نەڵێ کە ئەمە ئەکتیف کراوە یەتە بازار سێرەکە عینن مۆبایلی خۆی هەیە بە $100 گرانترەوە وەڵام من لە فڵان شان کڕیم $100 هەرزانترە لە ئێرە گرانە ئەمە بەشێکی ئەوە یەکەم جیاوازی لە نرخا هەیە بەشێکی تر عەرز و تەڵەبە لە عێراقا بەگشتی مۆبایل لە دووبەیەوێت دووبەیش جگە لە عێراق ئەو وڵاتانی تریش هەمووی لە دووبەیەوەی هێن مەسەلەن ئێرانە پاکستانە هەر وڵاتێکی تر کە لە ڕۆژوڵاتی ناوەڕاستە هەیە لە دووبەی عەرز کەمە لە کاتی هاتنی مۆبایلێکی نوێە بەعام عەرز کەمە و تەڵەبی زۆرە ئەمە واکان نرخەکە بەرز بێتەوانێ چکە نرخەکە جێگیر نییە مەسەلەن لە عێراقا هیچ بریکارێکی فەرمی کۆمپانیای ئەپڵ نییە کە هی ئەپڵ خۆی بێت خۆی بیفرۆشە ئەگەر هەبێ خۆی بە نرخی جێگیری خۆی بیفرۆشە بەڵام کە لە وڵاتانی تر هاورداکرێ بۆی کە داواکاری زۆرە لەسەری نرخ بەرزە بێت و دوامەوەی کەم نرخ داوەڵێ ئەمە ژواکە کە نرخەکە یاری بکات و جێگیر نەبێت کاک دیار مۆبایلە زیرەکەکان بەدەر لە مواصفاتەکانی خۆیان لە کۆتایە لە کۆمەڵێک بەشی تر یاخود کۆمەڵێک پێداویستی تر هەیە لەگەڵ مۆبایلی زیرەکە ڕەنگە ئێمە ئیشمان پێی بێ لەو ئیتفۆنەوە بیگرە لە ئەوەی پێی شارژەکەیتەوە پێی بارگاویەکەیتەوە لە کەڤەرەکانی یعنی کۆمەڵێک پارچەی تر لە کۆتایی ئەمە چۆن هەڵسەنگاندن بۆم بابەتە بکەین زۆر جار ڕەنگە بۆ هۆی خراپی بەشێک لە کێبڵەکانەوە ئەمە زیانمان بەرکەوێ بەدڵنیاییەوە ئەو
بەرگاویکەرەوەی کە بەکاری ئەهێنی کوالیتی باش نەبێت زیان بە مۆبایلەکەت ئەگەیەنێ. ئێستا مۆبایلی ئایفۆن تەنها کەیبڵی لەگەڵایەکە ئیکڕی لەگەڵ کردنی مۆبایلەکە تۆ بێ ئەداپتەرێکی بۆ بکڕی بۆی کە مۆبایلەکەتی پێ بارگاوی بکەیتەوانە. ئەداپتەرێکی عادی بۆ بکڕی کوالیتی خراپی بۆ بکڕی بەدنێ زیان بە مۆبایلەکە ئاگەینێ هەم بۆ خێرایی شەحنکردنی مۆبایلەکە لەوانە بە کاتێکی کەمتر شەحنی بکاتەوە هەم ئەوش کە زەرەر بە پاتری مۆبایلەکەت بگەێنێ ئەگەر بارگاوی ئەسلی خۆی نەبێت. ئەمە بۆ هەموو براندەکانی تری ژەماشتە ئەبێ بارگاویکەرەوەی خۆی بەکاربێنی. ئەمە هەم بۆ ئەوە هەم لە سامسۆنگەکانەوە لە مۆدلە تازەکانی ئایفۆنیشە کە بارگاویکەرەوەی خێرا هەیە بۆ من لە ئایفۆنا 20 وات هەیە لە مۆدلەکانی سامسۆنگ و شاومی ئەوانەیە 40 واتەیە 67 واتەیە 33 واتەیە. ئەگەر ئەداپتەری خۆی بۆ بەکارنێنی مەسەلەن مۆبایلەکە بە 33 وات شەحن بێت و تو بێ ئەداپتەرێکی دەواتی بۆ بەکاربێنی ئەمە بە کاتێکی زۆر زیاتر مۆبایلەکەت بارگاویەکاتەوە زرە لە پاتری مۆبایلەکەش دەگەێنێ. و بەعکسی شو ئەگەر مەسەلەن مۆبایلەکەی تۆ پێویستی بە 33 وات بە بەڵام بێ بارگاویکەرەوێکی 67 وات شەحنیکەیتەوە لە کاتێک ئەگەر بارگاویکەرەوەی 67 واتەکە ئەسڵی شەریکەش بێ بەڵام تۆ وزەیەکی زیاتری بە مۆبایلەکە ئەمەش هەرزیان بە مۆبایلەکە ئاگەێنێ. لەبەرەوەی بێ بزانی کاتە چۆن بزانی چۆن ئەوە جیاکەینەوە ئەمە نووسراوە لەسەر هەموو بەدڵنیاییەوە نووسراوە لە ئایفۆنەکانە ئێستا کۆتا مۆدلکە دەرچووە ئایفۆنی 14 تا 27 وات سەپۆرتەکە بەڵام وا باشە بە کەمتر شەحنیکەیتەوە نەک 27 واتەکەی بێتێ ئەکسەرێتی خەڵک 20 واتی بۆ بەکارێنێ لە مۆدلەکانی تری سامسۆنگە شیاومیە هواویە یا هەر براندێکی تر ئەکسەرێتی ئەو مۆدلانە خۆیان ئەداپتەریان لەگەڵە ئەگەر ئەداپتەرەکەشی بفەوتێ لە ئینتەرنێت سێرچێکی بۆ کە پێدەڵە کە ئەم مۆبایلی تۆ پێویستە چ بارگاویکەرەوەیکی بۆ بەکاربێنی بۆی کە ڕێک ئەوی بۆ بکڕی کە داوای ئەکات. کاک دیار شازی گرنگیەکانی کڕینی مۆبایل چۆنە ئەو گرنگیانە تەنها بۆ چاکردنەوەی مۆبایلەکانە یاخود لە ئەگەری خراپبوونیە دەتوانرێت بۆ گۆڕیا خودەوە بە پێی بڕاندی مۆبایلەکانیش دەگۆڕێت. دیارە گەرانتی هەموو شەریکاتەکان سەرەتا ئەو خەلەلی کە هەیەی مۆبایلەکە ئەگەر چاک نەبێتەوانە مۆبایلەکەی بۆ ئەگۆڕدرێ ئەگەری چاک بێتەوانێ مۆبایلەکەی بۆ چاکەنەوە لە هەمان شوێنی کە مۆبایلەکەی لێکڕیوە و بۆیە نێرنەوەیت ئەگەر ئەو خەلەلی کە هەیەی هەنێک کات خەلەلەکان کێشەکان کە هەیە سۆفتوێرە بە کۆمپیوتەر دەتوانی حەلی بکەیت لە هەمان شوێنە بۆ چارەسەرەکرێ ئەگەر کێشەکە بێت بە هاردوێر و پێویست بە گۆڕینی پارچەیەک بکات ئەگەر ڕەندرێتوانێت بۆ شەریکەی ئەو مۆبایلەوە ئەو گۆڕێکە ئەکسەرەتی مۆبایلەکان ئەگەر ڕێنرێنەوە بۆ شاری دووبێ لە وڵاتی ئێمارات. کاتە لەسەر ئەمەش بۆستم کاتێک بۆ منە باس لە گرنگیەکە نەکەین بۆ نەگەر من ماوەیەکی زۆر مۆبایلێکم بەکارهێنا و دوای مۆبایلەکەم خراپ بوو تا چەندێک یعنی ئامێرەکانی پێویست یاخۆت شازەکانی چاکردن هەیە لە کوردستانە یعنی لە هەر بڕاندێکا کە من بمەوێ مۆبایلەکەم خراپ بێ دەتوانرێت چا بکرێتەوە یان کوی ئاماژەت پێکات زۆر جار ڕەنگە بگەڕێنرێتەوە بۆ ئەو شەریکی کە لەوێ هاتووە. ئەو مۆبایلێکی ئیکڕی ئەگەر لە گەرنتیا مابێت مەسەلەن تۆ مۆبایلێکەکڕی گەرنتی 1 ساڵی هەیە ئەگەر ساڵەکەی بەسەرا تێ نەپەڕی بێ و مۆبایلەکەت کێشەیەکی بۆ دروست بێ و کێشەکەش لێرە حەل نەبێ بۆت ئەنێردرێتەوانێ بۆ ئەو شوێنەی کە لی هێنراوە مەسەلەن وەگوتم دووبەی و لەوێ ئەهێنرێتەوانێ ئەگەرش لە گەرنتی دەرچوو بێت و گەرنتی نەمابێ هەر کێشەیەکی بێ لێرە چاکە بێ مەسەلەن گۆڕینی شاشە بێ گۆڕینی خەریتە بێ یا چاکردنەوەی خەریتە بێ هەر کێشەیەکی بێ بەعام لە هەموو براندەکان هەموو پێویستێکی مۆبایلەکان هەیە لێ ڕاتوانرێت چاپ بکرێتەوانێ. کاک دەربابەتێکی ترەیە کە زۆر گرینگە بەکارهێنەرانی ئامێرە زیرەکەکان بەگشتی بە تایبەتیش سمارتفۆن بیزان یاخود لایەن بێ چۆن ئێمە پارێزگاری لە ئامێری مۆبایلەکەمان بکەین لە بەکارهێنانەوە لە شارژکردنەوەەوە لە ئەو ئەپانەی لەسەری داگرین زۆر جار چی شتێک وایە کات ئەم مۆبایلە زووتر هیلاک بێ زووترمان و بێیان شتێک ئێمە دەیکەین و بێەوەی خۆمان هەستی پێ بکەین ڕەنگڵام زۆرترین زیان بەر مۆبایلەکەمانەکەی و ڕەنگە بشتوانی نیکەین یاخود زووتر لای برین. ڕاستەکەیت سەرەتا بە باسی بارگاویکردنەوەی مۆبایل بکەین لای ئێمە خەڵک مەسەلەن هەیە ئەخەوێ مۆبایلەکەی کا بە شەحن و بەیانی کاوەسە لە خەولی ئەکاتەوە یا لە کاتی بەکارهێنانە ئەیکا بە شەحنەوە ئەمە زۆر خراپە بۆ پاتری دوایتر مۆبایل بێ لاپتۆپ بێ هەر شتێک کە بە پاتری ئیشکە ئەم شێوازی بەکارهێنانە زۆر زیان بە ئەو ئامێرە ئەگەیەنێ چونکە کە تۆ ئەیکەی بە شەحنەوان و بەگوێ ئێڵی وەختێک کە پڕە بێت لە شەحن و تۆ لی ناکەیتەوانێ مواکان پاتریە بە ئاوسێت. کاک دیار ئەگەری تەقینەوەی هەیە زۆر جار بینی وانە نازانم لە سۆشیال میدیا کاتێککە بە شەحنەوە بەکارێنن ئەمە ڕاستە ئەوەش هەیە بیزەبێت ئەکسەرێتی و مۆبایلانی کە پاتریەکان ئەتەقێتەوانێ
بۆی ئەوەیە کە پاتری مۆبایلەکە لە حەجم خۆی زۆر زۆر گەورە بووەوە ئاوساوە تر نەفەسێک نامێنیت لە ئەخیری هاتەقێتەوەوانە ئەمە زۆر زۆر خراپە بەشێکی تری ئەوەی کە تۆ توانی پاتری مۆبایلەکە تەمەنی درێژکەیتەوانەوە زیانی پێنەگەێنی ئەوەیە کە بە شەحن و ئیشی پێنەکەی کەیەکەی بە شەحنەوە بەجێ بێڵە و کەویست بەکاریبێنی لی بکەرەوە چکەمە ژەرواکە ئەمە واکە هێڵسی پاتری مۆبایلەکە دابەزێت تەمەنی پاتریەکە کەم بێتەوە هەنێستا هەیە مەسەرەن دوو کەس بەیەکەوە هەمان ئامێریان کڕیوە لە هەمان کاتە سێرەکەی مەسەرەن دوای 6 مانگ هێڵسی پاتری ئەم هەرسەیەوە خۆی ماوەهی ئەم بۆ بنەوە هەژا بۆ بنەوە حەودا بەزیوە خۆ لە هەمان کاتشا کڕیوانە بەڵام بۆ ئەهی ئەم لەژێ خۆی ماوە بۆ هی ئەو دابەزیوە ئەو شێوازی بەکارهێنانەیە کە بە شەحنەوە بەجێ ئێڵە یا لە کاتی ئیشپێکردن ئەیکا بە شەحنەوانە یا زۆر زۆر هەر بەکارێنی تر هیچ مەجارێکی سراحەتی ناوە ئەمە ئەگەری ئەوە زیاد ئەکاکە من ئیتر مۆبایلەکەم ئەگەر پاترێکی خراپ بێ بە ماوەیەکی زۆر زۆر زیاتر شەحن ببێتەوە مەش بێ بە گرفت بۆم بۆ شەحنبوونەوەی مۆبایلەکە ئەگە هێڵسی پاتریش دابەزێ هەمان کاتیەوە بۆ شەحنبوونەوەی مۆبایلەکە کەشی باشە بۆ ئەوە کار ناکاتە سەر ئەوەی کە مۆبایلەکە بە کاتێکی کەمتر بارگاوی بێتەوە یا کاتێکی زیاتر بەڵام تەمەنی پاترێکە کەمەکاتەوە یعنی ئەم پاتری خۆی دروستکراوە بۆ ساڵێک ئەگە بە شێوازێکی تەندروست و بۆ شێوازەکە بۆی دانراوە بەکاری بێنی تا ساڵەکەم پاتری کێشەیەکی نییە بەڵام کە تۆ بەم شێوازە خراپە بەکاری ئەهێنی وەک گوتم بەردەوام لە کاتی بەرگاویکردنەوەیە ئیشی پێەکە یا بە شەحنەوە بەجێ ئێڵی ئەمە هێڵسی پاترێک و تەمەنی پاترەکەت کەمەکاتەوە لەوانێ بەشی 8 مانگت بکات بەشی 9 مانگت بکات جاروا مۆبایلەکان ئەوە بەکارهێنین جۆرێک لە جۆرەکان گەرم ئەبیانی بە دەستمانەوە خۆماناستی پێکەین ئەمە زیان ئەگەێنێ بە مۆبایلە وایلی ئەکاکە بۆنە ماوەیەکی زۆر ئیشمان پێکرد و ڕەنگە ئیشێکمان پێی هەبوو بێ ئەمە خراپە بە دڵنیاییەوە تۆ لە کاتی بەکارنانی مۆبایلەکە کە گەرمە بەدەستەوە پرۆسێسەری مۆبایلەکەی گەرمە بێ بەڵێ ینی ئەوەنە بەکاری ئەهێنی ئەوەنە ئەی ژێوێ بە خێرایی ئیشەکانت بۆ ئەنجام بە پرۆسێسەرەکەی گەرمە بێ کە لە کاتی کە گەرمبوونی پرۆسێسەر کارەکاتە سەر پاتری کارەکات سەر خەریتێ مۆبایلەکە سەر خودی پرۆسێسەرەکە ئەوەش بە دڵنیاییەوە زیانی پێگەن هەنە کات لە زۆربەی مۆبایلەکانە ئەمە هەیە ئەوەنە بەکاری ئەهێنی ئەوەنە گەرمە بێ ئیتر ئیشارەتی تێمپریچەرێتە سەر مۆبایلەکە وڵێ پلەی گەرمی مۆبایلەکەت ئەوەنە بەرز بۆ تۆ کە ناتوانانی بەکاری بێنی ئەبێ سارد بێتوانێت و ئەنجا بتوانین بەکاری بێنی کەمە لە ئایفۆنا زۆر ڕوئات بەتایبەت لە وەرزی هاوینە ینی کە هەم جۆگە زۆر گەرمە هەم خەڵکی زۆر زۆر بەکاری هێنێ ئەمە واکە لە وەرزی هاوینە زیاتر هێمای تێمپریچەر بێتە سەر مۆبایلەکە و گەرم بێت ڕەنگە ساردی شەمان کێشە دروستکە وایە ساردی باشترە وەک لە گەرمی بۆ مۆبایل بۆ پاتری مۆبایل بەڵام ئەوەیە لە سەرمایە پاتری مۆبایل زووتر داوەزێ هێڵسی پاتێ سێمە با بڵێن لە وڵاتی چوونەکە کاڵامان بۆیەت ئەو شتانی کە پاتریە ینی دیقەتمان ناوە لە وەرزی زستانە ئەو شتانی کە پاتریە بۆمانە کاگا دەسمانسەرەکە هیچ وزەیەکی تیانە بەڵام لە هاوی ناوانێ لە هاوی ناوە خۆی ماوەتەوانە وزەیەکی کەمی لێسەر بەڵام لە زستانە زۆر و خاڵێ بێت و بەبێ بەکاریشی بێنیت زۆر باشە کاک دیاچمە سەر پرسیاری پێشوم باسمان لە پارێزگاریکردن لە ئامێرەکانمان کرد باس لە پاتری کرد ئەم بەم شێوەیە کرێ پاتری تەمەنی پاتریەکە درێژکەینەوە خودی بەشەکانی تری مۆبایل چۆن بتوانین پارێزگاری لێ بکەین مەسەلەن شاشەی مۆبایلەکە پێویستە پارێزەری شاشەی لێبێ بۆی کە شاشەی شوختی تێنەبێ یابی پارێزی لە شکان کەیسی مۆبایلەکە و بەشی پشتوی مۆبایلەکە کەیسی لێبێت کەڤەری لێبێ بۆی کە مۆبایلە لە کاتی کەوتنە خوارەوەیە نەشکەیە شوختی تێنەبێ شتێکی تری لەو کەوتنە خوارەوەیە زیانی پێنەگەێنێت و پارێزەر هەیە بۆ کامێرەی مۆبایلەکان بەجا لێ لە کامێری مۆبایلەکە بۆی کە هەم کامێرەکە نشکەوەم شوختی لێ تێنەبێ عینەن شاشەکەی تۆجار باس لەوە کرێگە لێ کاتا چەند ئەپێک بکەیتەوە کە ئیشیشت پێ نەبن بەڵام هەر باوڵێن چۆنڵی هێن هاتبێتە سەر شاشەکە ئەمە واکە مۆبایلەکە هیلاک بێ یا خودمان و بێ خاو بێت و ئەمە لە ڕووی زانستی ئایتیەوە تەواوە یان نەخێر هیچ دەورێکی نیە دڵنیایی تۆ چەند ئەپلیکیشن و پرۆگرام زیاتر بکەیتەوە ئەوە نە جێگا زیاتر لە ڕام و لە پرۆسێسەری مۆبایلەکە داگیرەکەیت ینی جاریوایە تۆ کە زۆربەی ئەو جارانی کە مۆبایل بەدەستەوە خاو ئەبێتەوە یا جامە بێ هی ئەوەیە کە زۆرترین بەرنامە کردوێتەوە یا زۆر پرۆگرامی کە قورسی پێ بەکار ئەهێنێ بۆیە گرنگە ئەو پرۆگرامانێکی شوت پێنیە دای بخەیتەوانە بۆی کە جێگە لە ڕامی مۆبایلەکەت نەگرێت چکە ڕام و پرۆسێسەر بەرپرسن لە کردنی ئەو کار و فرمانانی کە تۆ بۆ مۆبایلەکە ئەنجامێنی و خێرایی مۆبایلەکەش تۆ کە هیچ جێگەیەکت نەهێشتۆتەوانە لە ڕامی مۆبایلەکە بە دڵنیاییەوانە مۆبایلەکەت خاو ئەبێتەوانە
ئەمە واکە کە زیان بەڕامی مۆبایلەکە بکەین. گێگای مۆبایلەکە ئەمە ژێستا بینی یانی بۆ منە هەیە زۆر زیایی کردووە ئینتانەت جوازم ئاخیر جارگەشتە تێک تێڕابیت ئەمە کاریگەری هەیە لەسەر ئامێرەکەی خۆت لەبەرەوەی توانای مۆبایلەکە توانای هەیە ئاسایی و بەکارهێنانی وەکو هەر مۆبایلێکی ترە نامە بەس توانای با بڵێن هەڵگرتنی داتا لە مۆبایلەکە ئەمە کاریگەری ناخاتە سەر خێرای مۆبایلەکە ینی مثلەن مۆبایلێک بێنە کە 128 گەگابێ هەمان مۆبایل بێنە کە 1 تێرابێ بەهۆی ئەوی کە پرۆسیسەر و ڕامیان هەمان ڕامەکە لەسەر مۆبایلەکەی هەمان خێراییانێ بەڵام ئەو باڵن کە 1 تێرایە یا 256 گێگایەکی تر جێگای زیاتری دێ بۆ هەڵگرتنی و داتا و فایلانی کە لە مۆبایلەکەدا هەیە ناو کاریگەری ناخاتە سەر خێرای مۆبایل. کاک دیار کۆمەڵێک ئەپ هەیە ڕەنگە زەڕور بن پێویست من ئێمە مەسەرەن ئەوانەی بەتایبەت تۆڕە کۆمەڵایەتەکان یاخود کۆمەڵێک ئەپ بۆ پەیوەندیکردن بەکاریان دێنین لە کۆتایشە کۆمەڵێک ئەپی تر هەن ڕەنگە ئەمە زۆرجار ڕێکلامەکەی سەرنجمان ڕابکێشێ ئەپی زانستی بن زانیاری بن تەفتیحی بن یاری بن ئەمانە هیچ کامێکیان ئەکرێ بەشێک بن لە گرفت دروستکردن یاخود تێکدان و خاوکردنەوەی مۆبایلە زیرەکەکان. ئەو ئەپلیکیشنانەی کە مۆبایلەکە قورسەکەن یا مۆبایلەکە خاوەکەنەوەوانە بە دنیاوی کاریگەری کاتە سەر مۆبایلەکە سەر لە ئەو ئەپانی کە لە سوۆشیال میدیا بەکاریە بگورن سناپچات مۆبایل زۆر هیلاکەکە یعنی تۆ وەرە فەیسبوو بەکاربێنە نیو ساعت سناپچاتش بەکاربێنە نیو ساعت سێرەکەی مۆبایلەکە گەرمترە بێت لە کاتی بەکارهێنانی سناپچاتە بۆ لە بروی پاترێکی خێراتر زیاتر بەکار ئەهێنێ وزەیەکی زیاتر ئەبا بۆ بەکارهێنانی مۆبایلەکە لە ڕامە لە پرۆسێسەر لە پاتری لە هەموو ئەو بەشانی کە لە مۆبایلەکە هەیە بەدڵنیایی و ئۆپلیکیشنانی شوکە بەکارێنی کاریگەری هەیە لەسەر زیاتر هیلاکبوونی مۆبایلەکەەوە گەرمبوونی ئەو ئامریکا بەکاری ئەهێنیت. کاتە ئەو ئەپانی کە بۆن زۆر جار ئەپی بەکارهێنانی شتی ترن زۆر جار ئەوەی تۆڕە کۆمەڵاتیەکان نین بۆ بابەتی ئیدت و ڕەنگە زۆر شتی تر بەکار بهێنرێوەکو هاوکارم ئاماژی پێکردزانیاری ئەوانە بێ ئەمانە ئەگەر بەکار بهێنرێ زیان ناگەێنێ وەکو زیانگەیاندن وەگوتمان هەر ئەپلیکیشنێک کە وزەیەکی زیاتر و پرۆسیسەر و ڕامی زیاتر بەکار بهێنێ زیاتر زیان ئەگەێنە بۆ مۆبایلەکە وەک لە ئەپێک کە وزەیەکی زیاتری نەوێ کۆمەڵە پرۆگرام هەیە پرۆگرامی مۆنتاژکردن لە مۆبایلەکانە بەکارێ مەسەلەن پرۆگرامی ناوی ئایموڤە ئەمە وزەیەکی زۆر بەکارێنێ لە مۆبایلە خۆم بەکارێنم ئۆپلیکیشنە لە مۆبایلەکەمە ئەنی هەر جارە بەکارمێنەوە مۆبایلەکە تەواو گەرم بووە بەدەستمەوە بەڵامی تر سروشتی ئۆپلیکیشنەوە کە وزەیەکی زۆر بەکارهێنێت لە مۆبایلەکە بەدڵنیایی لە بەرامبەرش زۆر پرۆگرامەیە کە هەر بوو مۆنتاژ بەکارێ بەڵام هەمان وزەی پێویست نیە بەڵام بە هەمان کوالیتی کارت بۆ ناکە. کاک دیار لەم لە دەرفەتەی ماوانە دەمێ ئەوەش پرسم بەڕاستی پارێزگاریکردن لە مۆبایل یاخود ئەو هۆکارانەی وا دەکەن مۆبایلەکەمان جاران ئەوت ڤایرۆساویە بە یاخود تێگەچێ لە ڕێگەی شەپۆلێکەوە یاخود سیستەمێکی ترەوە یاخود خۆمان با بڵێن پێوەستیەکەین بە ئەجیزەیەکی تری زیرەکەوە لەم حاڵەتانە یانی قسەی بەڕێزت چۆن ئێمە بتوانین پارێزگاری لە مۆبایلەکەمان کن یاخود چی نەوشتانی واکەن ڕەنگە کێشە لە گرفت دروست بێ لە مۆبایلەکەمان دیارێک کێشوی ڤایرۆس و ترۆژان لە بابەتەکانی ئەپڵانیە بە لە ئەپڵ دەرچین کەواتە بینە سەر سیستمی ئەندروید سیستمی ئەندروید سیستمێکی کراوەیە مەجای هەموو شتێکی هەیە مەجالیەوەی هەیە کە با بڵێن ڤایرۆس بێتە مۆبایلەکەتەوە مەجالیەوەی هەیە کە کەسێکی شارەزا بتوانێت سیستمەکە هاک بکات لەبەرەوە گرنگە تۆ ئەو لینکانی کە ئەیکیتەوە لە ئینتەرنێتە لە براوسەرەکانە بزانی چی ئەەکەیتەوە ینی وەختێک ستۆکە بتوێت لە ئایفۆن ئەپلیکیشنێک دابەزێنی پێ سەر ئەپستۆر و ئەپلیکیشنەکە دابەزێنی لە ئەندرویدا زۆر کەسەیە پلیستۆری مۆبایلەکە بەکار نایان هەیە لە براوسەرەوە مۆبایل ئەپلیکیشنێک دابەزێنێ سنە فەیسبووکە ڤایبەرە هەر شتێکە کاتە لە براوسەرە سێکی بۆ کات چەند لینکێکی ئااتێ ئیتر بەکنوی هەریەکە لەو لینکانە ئەگەری هەیە ڤایرۆسە بێتە ناو مۆبایلەکەی تۆچکە تۆ نازانیم لینکە باوەڕ پێکراوە یا باوەڕ پێ نەکراوە تۆ نازانی لەکوێ ئەپلیکیشنەدا ئابەزێنی و بەشێکی تری ئەوی کە تۆ توانای مۆبایلەکەت بپارێزی لە هاتنە ڤایرۆس بۆ ناو مۆبایلەکە ئەوەی کە وەکو جەنابەت فەرمووت پەیوەستێکی بە ئامێرێکی تری زیرەکەەوە مەسەلەن بە کۆمپیوتەرەوە وەختە کۆمپیوتەرێک تۆ مەسەلەن بەکاری ئەهێنی ئەگە ڤایرۆسی تیاابێت کاتێ پێویستێکی مۆبایلەکەت بە ئەم کۆمپیوتەرەوە ئەگەری زۆری هەیە کە ڤایرۆسی کۆمپیوتەرەکە بێتە ناو مۆبایلەکەەوە بۆیە گرنگە بزانی لەکوێ پرۆگرام و لەکوێ ئەو لینکانی کە ئەیکیتەوانە هیچ کوێن
و کاتە پێویستی شەکەی بە کۆمپیوتەرێکەوانە دڵنیا بیدوێت کە کۆمپیوتەرگەیت ڤایرۆسێکی تیانێ بۆی کە کێشە بۆ مۆبایلەکە دروست نکات. دەستەکانە خۆشێ سواز دەکەین. زۆر سپاس دەکەین کاک دیار بۆ سپاس بۆ ئێوە. کاتێکی یاددارین هەم بینەرانی سوودیان لە بابەتەکە بینی بێت. سپاس بۆ کاک دیاراوات شارزا لە بابەتی. سپاس بۆ ئێوە. بەڵێ ئەزیزان دەچینە سۆران لێ پرۆژەیەک بەڕێوە چووە پرۆژەی دۆستانی قورئانی پیرۆز کە تەمەنە جیاوازەکاندا بەشداریان تێدا کرد و تاقیکردنەوەیان تێدا ئەنجامداوە بێگۆ بینەری و ڤیدیۆ دەبین لەوێ. بەناوی خی گەورە میرەبان سەرەتا بە خێراتندان دەکەین دەستان خۆش بیت دیارە ئێمە لەقی سووران دەستگانەوەی حیکمە لە درێژەی کار و چاڵاکیەکانمان ئەم ساڵ لە مانجی هەشت پرۆژەی دۆستانی قورئان بۆ جاری سێم ڕامانگەیاند سوپاس بۆ خی گەورە خەڵکێکی زۆر خۆی ناونووسکرد نزیکەی 1000 کەسێک 1000 بەڕێز خۆیان ناونووسکرد لەم پرۆژەیە پرۆژەکەش سۆران و دەوروبەری ئەگرێتەوە هەم قەزای سۆران هەم قەزای ڕەواندز و چۆمان و ناحیەکانی قەسرێ و خەلیفان و هەریر و باسرمەش دەگرێتەوە ئەمڕۆژ تاقیکردنەوەکە ئەنجام بدەین ئینشاءالله پرۆژەکەشمان بریتە لە تاقیکردنەوەیەک لەسەر پەرتووشی تەفسیری سوورەتی ئەلحوجورات کە لە دانراوی لەخەکەمانە بە نزیکەی تیراژی 1200 دانەمان چاپ کردووە. زۆر زەرورە لەبەرەوەی قاستن لۆ ئەو سەردەمێکە ئێمە تێداینا کە سەردەمێکە بەڕاستی پڕە لە یعنی وەکوبرەی لە بێدینی لە کاری ناشیا و لە کاری خراپ زۆر زەرورە کە گەنجانی ئەو سەردەما کە منداڵەکانمان لاوەکانمان شارزایان پەیدا ببێ لە قورئان لە سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. دەستخۆشم هەیە بۆ دەستگانەوەی ڕحکمە کە هەستان بە کردنەوەی سوورەتی ئەلحوجرات من شوکە مناڵێک هەستان بە تاقیکردنەوە ئەنجام دەم. بەناوی خی گەورە میێرەبان پێشەچی سڵاو و ڕێزمێ بۆ دەستخۆشیتان لە یەکەم واروە شتێکی چاک و پاکە ینی ئەو جۆرە دەورانە بکرێنەوە و هیواداریشن ینی لەو جۆرە دەورانە زیاتر گرنگی پێ بدرێت و ئەوە من یەکێک لەو بەشداروانە و زۆریشم حەزم کرد ینی بەشداری بکەم و دەستخۆشیش لە ئێواکەم. من لە ئیمتیحانێکی دیکە بەشداریم کرد کە 100 فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئافرەتان بوو و لەگەڵ ئەوەدا تۆمۆحم زیاتر بوو و ویستم بەشداری لەم ئیمتیحانەش بکەم. زۆر گرنگە چونکە هەم شارەزایت لە ئاینەکەدا پەیدا ئەبێت و هەم زیاتریش ئەتوانی هیوایەکانت بگەێنیتە جێ وەک لەبەرکردنی قورئانی پیرۆز بە تەفسیرەوە یاخود لەبەرکردنی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. لەو سوورەتەدا کە باسی لە ڕێزگرتن لە کەسانەکە و باسی غیبەتکردنەکە و باسی گەلەکانەکە کە باسی گەلەکانەکەەوە چۆن ڕێزی یەکتری بگرن و چۆن یەکتری بناسن و چۆن یەکتریمە خۆش بێ خی گەورە ئێمە بۆ دروست نەکردنەوە کە ڕاخنێ و پەنارە لێک دیبگرن بۆ ئەو درستی کردن و کە سپاس و ستایشی خوا بکەین و سپاس و ستایشی خوا بکەین و بیپەرستین تا ئەو ڕۆژە دەگەینەوە.
وڵای زان لە بەشی دووهەمی پرۆگرامەکەماندا باس لە پاراستن و پارێزگاریکردن لە شوناس و کللتوری کوردی دەکەین بە میوانداری پسپۆڕێکی کۆمەڵایەتی زۆر بەڕێز دکتۆر ئیبراهیم حاجی مامۆستای زانکۆ لە ستۆدیۆکانمان لە هەڵەبجە لەگەڵمانە بێت کاک دکتۆرم کاتت باش لەوە دەست پێ یەکەم مەبەست لە کللتور یاخود پارێزگاری کرد لە کولتور و شناس بە لە کولتورەوە دەست پێ بکەین بێگومان باگراوندێکی مێژویی هەیە بە دیاریکراوی لە نێو ئەدەبیاتی کوردی لە نێو زمانی کوردی کاتێک دەڵێن وشەی کولتور بەکاردێنین خراوەتە نێو چ فۆرمێکەوە وەروە چ پێناسەیەک بۆ کللتور کراوە. بەڵێ سەرەتا ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆ جەنابەت بۆ هاوکارانت بۆ هەموو بینەران و گوێگرانی ئەم بەرنامە شیرینەتان پێم خۆشە بابەتێکی زۆر گرنگ و بە پێزە منش ئەوەی لە هەگبا هەیە بای ئەوە نەبخێنە ڕوو کە گوێگرانمان سوودمان لێ ببینن. ڕاستیەکەی وشەی کللتور وشەیەکی ڕۆژئاواییە معلومی جەنابتانە بۆ هەر وشەیەک پێویستیەک هێناوێتیە بوون. ئەم وشەیە ئەگەر تەماشاکەین سەرەتا ئەم وشە چۆن بەکار هاتووە پێش ڕێنیسانس لە ڕۆژئاوادا بە مانای شتی پیرۆز پەروەردە پاشان دواتر پێگەیاندن چاندن بەم شێوازە هات لە ڕێنیسانسا بۆ ئەو واقعە فکریەی کە هاتبووە ئارا واتە تعبیر لە واقع و بەخشینی فکر ئەو مانایەی گواستەوە واتە گوازرایەوە لە مانا ئەسڵیەکەیەوە بۆ مانایەکی تر. دەبینین ئەم وشەیە ورد تەشەنە دەکات و لە ناو جیهانی ڕۆشنبیری و ڕۆژئاواییدا دێتە ناو ڕۆژهەڵاتی ئێمە. سەرەتا دەگاتە لای میسریەکان لە ساڵی بۆ یەکەمین جار 1984 وشەی کەلتور تعبیری لێ کرا بەرامبەر وشەی سەقافە. ئەم وشەیە لەلایەن محەممەد عەبدە لە گۆڤاری عەروەت الوەسخا پاشان قاسم ئەمین و ئەوان بەکاریان هێنا. ئیتر ئێمەش لە سی و چلەکانەوە ئەم وشەی سەقافەمان بەکار هێنا تا ئەوە بوو کۆڕی زانیاری کورد هەبوو وشەی ڕۆشنبیر و ڕووناکبیری لە بریدا بەکارهێنا. ئەمە بە شێوەیەکی گشتی وەکو چەمکەکە ئەم چەمکە بەم شێوازە گەیشتۆتە لای ئێمە. کەواتە دکتۆر کللتور ئەگەر پێناسەیەکی بەڵێ فەرمون بەڵێ بەردەوام کەواتە کللتور ئەگەر ئێمە پێناسەیەکی بکەین بە شێوەیەکی گشتی ئەگەرچی ئێمە چەند چەمکی جیاواز تعبیر لەم چەمکە دەکا بەڵام کللتور بە شێوەیەکی گشتی بە مانافراوانیەکەی دەتوانین بڵین ئەو چوارچێوە گشتیەیە ئەو ڕێوشوێنە گشتەیە کە کۆمەڵگایەک بۆ ژیانکردن دەیگرێتە بەر. لێرەوە هەر ڕێوشوێنێکی چ مادی بێ چ معنەوی بێ کۆمەڵگایەک بیگرێتە بەر بۆ دەسەبەرکردنی ژیان و وەک ئامڕازێک بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی ئەمە پێی دەوترێت کەلتور. زۆر باشە کەواتە ئەتوانین بڵین کللتور دەدرێتە پاڵچی یاخود پاڵ شتەکانە یاخود پاڵ کەسەکانە لە کۆتایە کللتور بریتە لەو ڕێوشێنانەی وەکو بەڕێزت باست کرد یاخود لە کردەوەی مرۆڤەکان یاخود خودی مرۆڤەکان. ئێمە لە نێو کۆمەڵگایە مرۆڤی کللتوریمانەیە یاخود کللتوری مرۆڤیمانەیە. بەڵێ
بۆ پێی خۆی کولتور لە ئەسڵا بەرهەم هێنراوی دەسی مرۆڤە واتە شتێکمان نییە لە دەرەوەی مرۆڤ کولتور وابەستەیە بە مرۆڤەوە واتە ئەوەی مرۆڤ جیا دەکاتەوە لە بوونەوەرەکانی تر کللتورە بەڵام ئەم بەرهەم هێنراوە کاتێک دەچێتە ناو ژیانەوە لە پەروەردە و پێگەیاندنی کۆمەڵایەتیدا خۆی دەنوێنێ لە خوو عادات و نۆرم و بەها و عرف و ئاین و ئەمانە خۆی دەئاخنێت یعنی دەبینین دوجار ئەم وەک ئاراستەکەری مرۆڤیش بەکاردەهێنێت واتە هەم وەک بکەر هەم وەک بەرکار ئەگەر چی لە ئەسڵا پێداویستیەکی مرۆڤ لە ڕێی عەقڵی مرۆڤەوە کەلتور دروست بووە بۆ پڕکردنەوەی پێداویستیەکان و دەسەبەرکردنی ژیان بەڵام زەمنێک دیسانەوە کللتور دەبێ بەچی دەبێ بە جۆرێک لە ئاراستەکەری مرۆڤ تایبەتمەندی بەخشین بە مرۆڤ جیاکەرەوەی مرۆڤ لە مرۆڤێکی تر کۆمەڵگەیەک لە کۆمەڵەیەکێکی تر دەبێ بەچی بە شەقڵێک بۆی زۆر باشە کاتە دکتۆر بۆی وەکو هەم باشتر گەیشتنی پامەکانی بەڕێست و وەروە بینەرانیش باشتر لە ناوەڕۆکی بابەتەکە ئێمە تێبگەن ئێمە زۆر جار کۆمەڵێک دەستاواژەیە تێکەڵیاکەن خۆشت لە سەرەتاوە ئاماژەت پێکردن زۆر لە پاڵ وشەی کللتورە ئێمە فەرهەنگ بەکارێنین کۆمەلگایەکی ڕۆشنبیر کۆمەلگایەکی با بڵێن فەرهەنگی یان کۆمەلگایەکی ڕووناکبیر ئەمانە ئەم دەستەواژانە لە کۆتاییە گزارش لە کۆمەڵێک بابەتی ترەکەن یاخود لەژێر چەتری کللتورە ئەکرێ کۆیان بکەینەوە خۆی هەر کۆمەلگایەک ئازادە لە چۆنیەتی بەکاربردنی وشەکانی و دەستەواژەکان و زاراوەکان جاری وا هەیە زاراوەیەک لە دەرەوە دێت کورد خۆی ئەی کوردێنێ و بەو شێوازی کە خۆی دەیەوێ بەکاری دەهێنە هەر نمونەیەکی بەسیط سپۆرت خۆ وشەیە کە بە مانای وەرزشی هەیە بەڵام کاڵی وەڵا شتێکی سپۆرتە واتە جوانە کەواتە کۆمەلگا خۆی لە دەستنیشانکردنی ماناواتە بۆ چەمکەکان و بە وشەکان زۆر جار دەستکراوەیەکی هەیە لە کۆمەلگای ئێمە کاتێک باسی کللتور دەکرێت یەکەم جار وەک وتمان لە عەرەبەکانەوە وشەی سەقافە مەسەقەفواتە ڕۆشنبیری و ڕۆشنبیر پاشان وشەی حەزارە بە مقابل شارستانی یا شارستانیەت ئەگەرچی وشەی پاشگەری بزوێنوتێ وشەیەکی پاشگرێکی عەرەبیە بە هەڵە هاتۆتۆڵێ ئەقەلیە مدن مەدەنیە سەقافە سەقافیە بەڵام ئەم بزوێنوتەیە ئەمە بەغەڵەت هاتووە ئەگینا وشەی حەزارە بڵێن شارستانی شارستانیەت بەکاردەهێنرێەوە هەڵەیە ئێمە پێنج وشەمان تقریبان هەیە یەکەمیان وشەی ڕۆشنبیر لەگەڵ ڕووناکبیرە تقریبان هەر مرادفی یەکن و یەک وتایان هەیە کە ئەمە دووەمیان فەرهەنگە سێمیان کەلەپورە چوارەمیان فۆلکلۆرە فۆلکلۆر و ببورن کەلەپورە پێنجەمیان شارستانیە ئەم پێنجە تقریبان لە ناو کۆمەلگای ئێمەدا زۆر بەکاردەهێنن و زۆر جاری ئەمیان لە بری ئەویان لە بری ئەمیان بە هەڵە بەکاردەهێنرێنەوە یاخود هێشتا بە تەواوەتی جێگەی خۆیان نەکردوێتەوە بەڵام ئەوەندەی من سەرنجم دابێت لە ڕووی زمانەوانی و لە ڕووی ئەو پاشخانە خوێندنەوەیەوە کە بۆ ئەم چەمکانەم کردبێ وشەی ڕۆشنبیر زیاتر دۆخێکە بۆ بیر بۆ فکر کە بۆ نمونە کاڵەی کەسێکی ڕۆشنبیرەیانی خاوەن معریفەیە خاوەنی زانستە خاوەنی سەلیقەیەکە خاوەنی خەمێکی باڵایە خاوەنی عەقڵیەت و مامەڵەیەکی گونجاوە
ینی لەگەڵ ڕۆژ و واقعدا ئەزانێت چۆن تەسەڕف دەکا بە باگراوندە مەعریفی ڕۆشنبی زانستیەکەی لەگەڵ باگراوندە ئیجتیماعیەکەی هەرسێکیانەوە لەگەڵ ئەزمونونەکەیە بە شێوازێکی جوان بەکاردن ئەمە پێی دەوترێت کەسێکی ڕۆشنبیر کەواتە هەر کاتبی ئەتوانین بڵێن لەم دۆخە بیر و هزر و تێفکری نەدا مامەڵە کرا ئەوە پێی دەوترێت ئەوە ڕۆشنبیرە یاخود لەو ئاستەدا و پێی دەوترێت ڕۆشنبیری بەڵام کاتێک دەگاتە سەر پرسە بۆ نمونە بابەتێکی وێژەیە ئەدەبیە بۆ نمونە قسەکردنە لەسەر پاشخانی ئەدەبی و فکری و ڕۆمان و چیرۆک و ئەمانە هەتا گۆرانی و ئاواز و مۆسیقا ئەمە وەک ئەو پاشخانە بڵێن هەبووی ناو کۆمەلگاکەت ئەمە ئەتوانین بڵێن فەرهەنگە ئەتوانین بڵێن ئەمە پێی بوترێ فەرهەنگ ئەگەر چی وشەی فەرهەنگ هاوبەشین لەگەڵ ئێرانیەکانە لەگەڵ فارسا لەگەڵیان سێمیان ئەگەر باس لەو پاژماوە مادیانە بۆ نمونە لە بواری قاپ و قاچاق و بۆ نمونە جلوبەرگ و کەرەستەکان و ئامڕازە کۆنەکان و ئەمانە ئەمە بوترێت کەلەپور ئەمە ئەگەرچی هەرسێ لەم شتانەش دەچنەوە ناو بابەتە گشتیەکە کە پێی دەوترێت کەلتور کەواتە کەلتور ئیتارە گشتیەکەیە کە ئەمانەی هەموو تیا جێ ئەبێتەوە بە هەردوو باڵە مادی و معنەویەکەیەوە کە دەڵێم باڵی مادی هەموو ئەو دەستهاتووە مادیانەیە کە کۆمەلگایەک بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی ژیانی خۆی هەر لە کورسی دانیشتنێکەوە جلوبەرگێکەوە بیگرە تا خانوو و ئەو شتانەی کە بەدەستی هێناون هەمووی ئەمە لایەنە مادیەکەیەتی کەرەستەکانی پڕکردنەوەی پێداویستی ژیان لایەنە معنەویەکەشی لە خوو عادات و تەقالید و نۆرم و بەها و ئاین و بیرکردنەوە و ئایدیا و تێفکرینەکان و ئەو شتانەی کە لە عەقڵی جەمعی کۆمەلگاکەدا هەمووی لە کۆنەستی کۆمەڵایەتی کۆمەلگەکەدا هەمووی ئامادەیە ئەمەش لایەنە معنەویەکەی کلتورە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن ئەم چوارچەمکە هەن بەڵام پرسی شارستانیەت بە مقابل حەزارە شارستانی بە مقابل حەزارە ئەمە بە جۆرێ لە جۆرەکان باز لەو پێشکەوتن و پاشخانە ئێستایی و دوێنەیەی کۆمەلگایەک دەکا کە بە هەموو بوارەکانەوە لەسەر ئەرزی واقع نواندوویەتی و توانیویەتی شوێنەوارێک بەدەست بخا هەم لە ڕووی فکریەوە هەم لە ڕووی مادیەوە بۆ نمونە شارستانەتی عەرەبی هەیە شارستانەتی میسری هەیە شارستانەتی ئەوروپی هەیە بەم شێوازە کەواتە کاک دکتۆر بەو شیکردنەوانە یانێ ئەوەی لە بەڕێزت باسی دەکەی من لە خاڵی شارستانێتەکەەوە لەگەڵ کلتورە تێکەڵی بکەمەوە کەواتە توانین بڵێن کلتور بریتی بووە لە هەموو ئەو ڕێو شوێن و کار و کردوانەی لە ڕابردوو لیان لە کۆمەلگا کردویان و بۆ ئێمە ماوەتەوە و ئەکرێ بڵێن بۆهۆی شارستانیتی بوونمانەوە ئەوەی ئێمە ئێستا دەیکەین بۆ نەوەکانی داهاتوو دیسان ببێتەوە بەو کلتورەی کە لە ڕابردووە بۆ ئێمە ماوەتەوە یان ئەکرێ داهێنەریش بین لە کلتور یاخود زیادکەری کلتور بین طبعا ئێمە ناتوانین بڵێن ڕۆژێک ئێمە ژیان دەکەین و داهێنەری کەلتور نین چونکە وەک وتمان هەمیشە کلتور چییە بەرهەمهێنراوێکی ژیانی مرۆڤە بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی خۆی لە هەمان کاتیشدا ئاراستەکەرێتی ئەوە باسمان کرد بەڵام شارستانیەت هەموو ئەو شتانی کە لە ڕێگەی ئەم تێفکرین و ئەم کەلتورەوە بەدەستمان هێناوە و ئێستا لە واقعدا هەیە یاخود پاشماوەکانی ماونەتەوە ئەمە حەزارەتە ژیارە ژیار هەموو پانتایەکە دەکرێتەوە بەڵام بەچی لە ئیتارێکی فکری
گشتیدا کە تایبەتمەندی و شوناسی لەگەڵە. بۆ نمونە ئێساڵی شارستانێتی عەرەبی شوناسێکی ئاینی زمانی نەتەوەیی لەگەڵە، ئەمە پێی دەوترێ شارستانێتی عەرەبی یا شارستانێتی ئەوروپی کە ئەو پاشخانە و بەرهەمە مادی و معنەویانە و ئەو هەمووی دەستهاتووەکان کە لە ئەرزی واقعدا هەن و هەمیش ماونەتەوە. کللتور هەمیشە ڕۆڵی چی دەبینێ؟ ڕۆڵی ئاراستەکەری تاک، ئاراستەکەری کۆمەڵگا، دروستکردنی جۆری تێڕوانین، پاشان ئەگەر نەبێتە ڕەمزێک کللتور، ئەگەر نەبێتە ڕەمزێک بۆ شوناس، شارستانیەتی لێ دروست نابێ. بە قەناعەتی من ناتوانێت شارستانیەتێکی تایبەتمەند بەخۆی ببەخشێ. زۆر باش چەمکو و فەرهەنگان شی کردەوە، بەڵام دەمەوێت بڕۆمەوە سەر گرنگی بابەتەکە کە ئەویش گرنگی پاراستنی شوناس و کولتور لە چیدایە و ئێمەی تاکی کورد تا چەندێک هۆشارین بە پاراستنی کولتورمان بە شوناسمان، ینی بە هۆی تێکەڵبوونی کولتورەکانەوە، بە هۆی کرانەوە بە ڕووی دنیادا زۆر جار ئەو کولتورە جوانی کە لەناو کوردەواری و لەناو سروشت و تەبیعەتی ئێمەی تاکی کووردا هەبووە نەماوە. بەڵێ طبعا کولتور ڕەمزێکی ئینسانی ئیجتیماعیە لە نێو چیدا، لە نێو شوناسدا ئەبێ ئێمە دەریخەین، چونکە شوناس بریتێ لە هەموو ئەو تایبەتمەندیانەی کە کۆمەڵگایەک یا تاکێک هەیەی لەوانی تری جیایەک دەکاتەوە. تاکێک، گروپێک، کۆمەڵگایەک شوناسی هەیە. بەچی جیا دەکرێتەوە؟ بەو بەردەسانەی کە هەنی بۆ ژیانکردن، بۆ ئامڕازانەی، بۆ شەقڵ و شێوانەی، بۆ تێفکرین و هزر و بیرکردنەوانەی. لێرەوە شوناس بۆ ئەوەی مرۆڤ هەبێ جیا ببێتەوە لەوانی تر، پێویستە ناوی هەبێ، پێویستە تایبەتمەندی هەبێ، شەقڵ و شێوەی جیای هەبێ. ئێمە خاوەنی کولتورێکین، دەتوانین بڵێن ئەو کولتورێت تایبەتمەندیمان دەداتێ کە بڵێن خاوەنی شوناسی خۆمانین. ڕاستە ئێمە ئەمڕۆ بەهۆی ئەو کرانەوە ئەتوانم بڵێن بێتامەی کە لە دوای 91ەوە ئێمە کراوینەتەوە لە ئاس احتیکاکی حەزاری لەگەڵ ئەوانی تردا، ئەو باوبۆرانانەی عەولەمە ڕۆژانە دەکەنە سەر کولتوری ئێمە و خەریکی کاڵکردنەوەی شەقڵ و شێوە و کولتورەکانی ئێمەن، ڕەگەزە سەرکیەکانی کولتوری ئێمەن. بۆیە ئەگەر کۆمەڵگای کوردی و تاکی کوردی هوشیار نەبێ بە ڕەگەزە کولتوریەکانی خۆی، بە بنەما کولتوریەکانی خۆی، بەو چوارچێوە کولتوریەی کە هەیەی و لەو چوارچێوەیەدا شوناسی خۆی بە دەرەوەی خۆی دەناسێنێ، بێگومان زیانێکی زۆر گەورە دەکا، وەک ئەمڕۆ ئەبینین زیانەکانی دەرکەوتوون. بەچی دەتوانین ئەو گرنگیەتیە بگەڕێنینەوە بۆ تاکەکان، ینی بەچی ئەم ئاشنایەتیە دروست بکەینەوە بە شوناس و کولتوری خۆمان؟ طبعا ئەو ڕێوشوێنانەی کە دەتوانین کۆمەڵگای ئێمە یا هەر کۆمەڵگایەکی تر بتوانێت بە کولتوری خۆی، شوناسی خۆی لە ناو تاکەکانیدا جێگیر بکات، سێ ڕێگەی هەیە. یەکەمیان ڕێگای پەروەردەیە. ڕێگای پەروەردە دەتوانێت لە نێو پرۆگرامەکانی خۆیان ئەتوانین بڵێن پەروەردە سیستمێکی فەرمیە، دەتوانێت لە ناو هەموو پرۆگرامەکانیدا شەقڵ و شێوەکانی ڕەگەزەکانی بنەماکانی کولتوری کوردەواری لە ناو پەروەردەدا جێگیر بکات و لەوێوە ببنە چی؟ ببنە
بنەمایەکی شوناسی بوو هە ئەو تاکانی کە لە کۆمەلگای کوردەواریدا پەروەردە دەبن. دووەمیان دەستگا کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی دەستگا کۆمەڵایەتیەکانەوە مەخابن بە ئەمەش بڵێم ئێمە لە حەفتاکان و هەشتاکانەوە بە ناوی مۆدێرنە و ئەوانەوە هاتین دەوائرەکان و قوتابخانەکانمان لە جلی کوردی بۆ نمونە لە جلی کوردی کە ڕەگەز و شەقڵێکی شوناس و مایی پاراستنی تایبەتمەندی ئێمەیە کردمانە دەرەوە و جلی مۆدە و جنس و ئەمانەمان هێنا کردمانە بەری پیاوان و ژنان و مناڵان و قوتابیەکان و مامۆساکان و ئەمانە ئەمە بە جۆرە لە جۆرەکان زیانێکمان بەچی گەیاندووە بە کولتور گەیاندووە. پاشان لە ڕێگەی حزابی سیاسیەوە یاخود لە ڕێگەی ئەو هەوڵە سیاسیانەوە کە دراوە ڕۆشنبیری دەرەکی نامۆ بە کولتوری خۆمان نامۆ بە عەقڵی جەمعی خۆمان نامۆ بە تێکەڵی کۆمەڵێ بنەما و تێفکرینی هیزری کۆمەڵایەتی ئێمە کراوە. پاشان لە ڕێگەی ئاینەوە بە ناوی ئاینەوە جلوبەرگی عەرەبی بۆ نمونە کابرا ئاچێ بۆ عەمرە دشداشەیەک دەهێنێتەوەی تر بە ناوی پیرۆزیەوە هەموو ڕۆژێ دێ بۆ مزگەوتەکە دەچێ بۆ بازار بەم دشداشە عەرەبیەوە ئەمە یاخود بە ناوی داپۆشینەوە جلی کوردی ناپۆشێ حیجاب ئەپۆشێ ئەم جۆرە مۆدانە ئەمەش کاڵکەرەوەی هەمووی ئەمانە کاریگەری مۆدێرنە و تێکەڵی ئێمە لەگەڵ دەرەوەی خۆمان و ئاگادار نەبوون لە کولتوری خۆمان ئەم ساردیەمان بۆ دروستەکە لای خۆمان لای تاکی خۆمان بەرامبەر بە ئاستی ئاست. بۆیە دەستگا کۆمەڵایەتیەکان زۆر گرنگن. دەستگای کۆمەڵایەتی چێ فەرمی بێ وەک قوتابخانە چ نافەرمی بێ وەکو مزگەوت و ئەمانە پێویستە هەمویان ئاگایان لە پاراستنی بنەماکان و ڕەگەزەکانی کولتوری کۆمەڵایەتی بێ. سێمینیان ڕاگەیاندنە. ڕاگەیاندن ئەمڕۆ دەستگایەکی گرنگی کۆمەلگایە دەتوانێت شوناسی خۆت بە دەرەوەی خۆت بناسێنێ دەتوانێت پارێزگاری لەگەڵ ڕەگەزەکانی خۆی بکە. دەبێ ڕاگەیاندن چاوی لەوە بێ بیری لەوە بێ خۆی چییە لە ناو چ کللتورێکا کار دەکا دەست بۆ کۆمەڵە شتێک ببا کە لەگەڵ خۆیدا با شتێک دەرخواردی کۆمەلگاکەی بدا ڕۆژانە و سەعات و بە دەقە و بە سەعات و بە ڕۆژ و بە شەو ئەم شتانە دەرخواردی کۆمەلگاکەی بدا کە خزمەت بە چی بکە بە کۆمەلگاکەی کوردی کۆمەلگا کوردیەکەی بکە بە نەشوناسەکەی بکە نەک خەریکی ئەڵقەی تورکی و ئەڵقەی عەرەبی و ئەڵقەی ئەوروپی و چوزانم هەموو دنیا بێنە بیکا بە ناو هەمبانەی کۆمەلگەکەی خۆیدا نەتوانێت دوو بابەتی و سێ بابەتی ناو کۆمەلگاکەی خۆی جەختی لێ بکاتەوە و هەمیشە بە جلوبەرگەکەی بێ بەو بەرنامانە بێ بەو درامایانە بێ بەو شانۆ و فلیمانە بێ پارێزگاری لە کۆمەلگاکەی بکە. کەواتە سیانە بە سێشت ئێمە دەتوانین پارێزگاری لە بۆ ئەمڕۆ ئەتوانین بیکەین. یەکەم لە ڕێگەی پەروەردە و پێگەیاندن و دەستگای فەرمی پەروەردەوە کە پێویستە وەزارەتی پەروەردە چاوی لەمە بێ بۆ پارێزگاری لە شوناس و کەلتوری کوردی. دووەمیان دەستگا کۆمەڵایەتیەکان هەر لە مزگەوتەوە بگرە تا دەستگای فەرمی دەستگا فەرمیەکانی تا تەنانەت ڕێکخراوەکانیش ئەبێ ڕۆڵی گەورەیان هەبێ. سێمیشیان ڕاگەیاندن. زۆر باشە. ئەمە بە قەناعەتی من ئەم کارکردن لەسەر ئەمە گرنگە. کاک دکتۆر باسز لەوە کرد کللتور بریتە لەو ڕێوشوێنانی مرۆڤەکان دەیگرنە بەر بۆ ژیانکردن ئیتر ئەمە بە پێی تێپەڕبوونی کات بووەتە بەشێک لە ڕەوش و شێوە ژیانی ئەمە. لە کۆتایی ئەگەر کۆمەلگایەک ئاینی بێت بێگومان ئەو شێوە ژیانە یاخود ئەو ڕێوشوێنانەی دەیگرێتە بەر بۆ ژیانکردن بارگاویە بەو بانگراوندە ئاینی کە هەیەی و نەتەوەکانیش جیاوازن. لە کۆتاییە
کولتورێکی ئاینی کوردی کولتورێکی کوردێنراو ئێمە چۆن بتوانین وا بکەین ئەگەر کولتورێکیش باگراوند و بارگایی وێ باینەکەمان بەڵام کوردانە بتوانین هەم کولتورەکەمان بپارێزین و هەم پیرۆزی و مقدساتەکانی ئاینەکانیشمان لە جێگەی خۆیانەدا بنین. مامۆستا شوان بەڕاستی دکتۆرگیان شتێکی جوانت ئاماژە پێدام. ئەوەی کۆمەلگای کوردی هێشتووەتەوە بریتە لەو ڕێشوێنەی لەو مامەڵەیەی لەو ڕێشوێن و مامەڵەیەی کە کۆمەلگای کوردی عەقڵی کوردی هێزری کۆمەڵایەتی کوردی لەگەڵ ئەو ڕەگەزانەی کە لە دەرەوە هاتوون نەتە ناوەوە کردوونی کورداندوونی جایتر ئاین بێ معرفە بێ هونەر و هونەر بێ چەمک بێ هەمووی کورداندووە. ئێمە باسی ڕگەزێکی گرنگ بیرهێنامەوە ڕگەزێکی گرنگی کۆمەلگای کوردی بریتە لەوەی کە لە ناو عەقڵی کوردیدا هەر شتێک بێتە ناوەوە دەیکوردێنێ پاشان دەیکا بە بۆنەیەک ینی نایەوێ بژمرێ بەڵام دەیهێنە چی لێ دەکا دەیکوردێنێ و شێوازێکی لێ دەکا هەم لەگەڵ خۆیدا هەم نەفعەکەی لە چوارچێوەیەکی ئینسانی و کۆمەڵایەتی و کوردانەدا جێی دەکاتەوە هەم زیانەکاشی بە جۆرە لە جۆرەکان دەکاتە دەرەوە. ئەمە بەڕاستی فلترێکی زۆر جوانە. حتا من بۆ نمونە ئیسلام هاتووەتە ناوێمەوە. ئێمە لە هەژدەهەمینی کۆچیەوە کۆمەلگای کوردی بەرەو ئیسلام و موسڵمان بوون ڕۆشتووە و ئەم ئاینەی وەرگرتووە. دێ نمونەیەک هەر کەسە لەم وەختەداین مەراسیمێک هەڵدەبژێرێ بە ناوی لەدایکبوونی پێغەمبەر. ئەم مەراسیمە کە هەڵی دەبژێرێ دەیکوردێنێ بەو شێوازەی کە خۆی دەیەوێ چیەکە ئاراستەی دەکاتەوە دەیهێنێ سوودی لێوەردەگرێ. زۆر باشە دەست خۆش دکتۆر کەواتە خۆی بابەتی کولتور و نێوازانم شناس تۆزێک تا زیاتر قسەی لەسەر بکەین دکتۆر هێشتا هەر مۆزوعی زۆرتر هەیە بەڵام کاتمان هیچ نەماوە کاتەکەش ماشەڵڵا بابەتەکان گرنگن. یەک خولێکی کۆتایی ئەگەر دکتۆر شتێکت ما بێ پەیامەکەت ما بێ کەمتر لە خولەکێک سپاس دەکەین. وەڵام من ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆ جەنابتان و دووبارە دەستخۆشیم ئەمە بابەتێکی زۆر گرنگە حەقە گرنگی پێ بدرێت و تەکید لەوە بکەینەوە کە کورد دەستی بۆ هەر شتێک بردووە لە پێش هەموو شتێک بیری لەوە بووە کە چۆن ئاسایشی کۆمەڵایەتی خۆی پێ بپارێزێ کردویەتی هەتا من نمونونەکەی وتم مەراسیمە کۆمەڵایەتیەکانی بەکارهێناوە هەمیشە بۆچی بۆ خزمەت بەخۆی بۆ ئاسایشی کۆمەڵایەتی بۆ خۆی بۆ کۆکردنەوەی تاکەکان لە چواردەوری خۆی جا عادەتەن پێم خۆش بوو باسی ئەوەش بکەم مەراسیمە کۆمەڵایەتیەکان ئەو نمونەی هێنامەوە وەکو لەدایکبوونی پێغەمبەر ئەوەندەی کورد لە خزمەتی کۆمەڵگاکەیدا بەکاری دەهێنێ و لە خزمەتی پێکەوە بوون و لە خزمەتی ئەوەی کە دەموچاوەکان یەکتر ببین و برایەتی و خۆشەویستی و ئەمانە دروست ببێت و ڕەبتێک دروست بێ ئەوە نەبۆ مەفهومە ئاینیەکە شتە سیاسی و شتەکانی تر کە ئەمڕۆ دەستی بۆ دەبرێ بەکاری نەبردوون بە قەناعەتی من دەستگرتن بە ڕەگەزەکانی کولتوری کوردەواریەوە پاراستنی شوناسە پاراستنی شوناسیش پاراستنی خۆمان و کۆمەلگای کوردیە دوجار ئێمە بۆ جوانین بەو شوناسەوە بۆ ڕەگەزە کولتوریانەوە مانا و مەغزایەکی هەم کۆمەڵایەتی و هەم ئینسانیە هەم بە خۆمانە دەین و هەم بە دەروی خۆشمان ئایان ناسێنین. ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆ جەنابت و بۆ هەموو گوێگران و بیسەرانی بەرنامەکە.
بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ئیبراهیم حاجی کە لە هەڵەبجە لەگەڵمانە بوو. سپاس دکتۆر بۆ ئەو تەوەرەیە. ئەزیزان ئێستاش دەچینە لای پامنێرمان ڕامیا ڕوسمان لە سلێمانیەوە ئامادێ و زانیاریەکانی ڕۆژمان بۆ دەگوازێتەوە. کاک ڕامیا سڵای خوات لێبێت. زانیاریەکان لای تۆ چین و تۆ ئێستا لەکەیت؟ بەڵێ سڵای خواتان لێبێت. ئەم کاتتان باش. دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی یەکەتی بەڵێندەران کۆنگرەی ڕۆژنامەوانیان هەیە بڕیارە کاتژمێر 11 کۆنگرەکە ئەنجام بدەن. ئەو کۆنگرەیە لە کاتێکدایە کە ماوەی مانگێکە بەڵێندەران داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەی خۆجایی سلێمانی دەکەن کە داواکاری بەڵێندەران جێبەجێ بکرێت کە خۆی دەبینێتەوە لە پێدانی پارەی بەڵێندەران بە تایبەت ئەو پرۆژانەی کە لە ماوەی ڕابردوو ئەنجامیان داوەوە ئەو پرۆژانش کە لەبەر دەستیانایە ئەوان دەڵێن پێشتر زۆر سەردانی بانکی هەرێمیان کردووە بۆ پێدانی پارە، بەڵام پێیان وتون کە پارە نیە لە بانک وە دەستاودەستیان پێیەکەن، یعنی دەستیان پێیەکەن. ئەو ڕۆژانەی کە دەچن بۆ بانک ئەوان بۆ وەرگرتنی پارە دەڵێن بڕۆن ڕۆژێکی ترونێ هەفتەیەکی ترونەوە لە ئێستادا پارە نیە لە بانک. ئەوان زۆر محاوەلیان کرد، یعنی پێشترش گربوونەیەکی ناڕزاییان لە بەردەم بانکی هەرێم ئەنجامدا، بەڵام داواکاریەکانیان جێبەجێ نەکرا. ئێستا ئەمڕۆ جارێکی دیکە ئەوان کۆنگرەی ڕۆژنامەوانیان هەیەەوە گلەیی و ناڕەزایەتی و پەیامی خۆیان دەگەێنن بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کە داواکاریەکانیان بۆ چارەسەر بکرێ. خۆتان نەزانن ینی ماوەی چەند ساڵێکە بە پاساوی قەیرانی دارایی و بە بیانووی شەڕی داعشەوە زۆربەی هەر زۆری پرۆژەکان لە هەرێمی کوردستان و بەتایبەتتر لە شاری سلێمانی وەستاون کاری تێدا ناکرێت. ینی بەشێکی زۆری ئەو پرۆژانەی کە وەستاون پرۆژەی خزمەتگوزارین، پرۆژەی ڕێگەوبانن، پرۆژەی ئاوەدانکردنەوەن، بەڵام بە پاساوی نەبوونی پارە، بە پاساوی نەبوونی بودجە پرۆژەکان وەستاون و دەرفەتێکی زۆری کاریش لە بەتایبەت لە شاری سلێمانی لەدەست گەنجان و لەدەست بەڵێندەران دەرچووە و ئێستا زۆرێکیان بێکارن. یعنی تەنانەت پێشتر سەرۆکی ژووری بازرگانی ڕایگەیان بەشێکی زۆری بەڵێندەران مایەپوچبوونی خۆیان ڕاگەیان بەهۆی ئەوەی کە ماوەیەکی زۆرە ئیشوکار نەکراوەوە، دەرفەتی ئیشوکار نەڕەخساوە بۆیە مایەپوچ بوون و زۆربەی هەر زۆریشان ئیشەکانیان گۆڕیوە. ئەوانەشی کەماون ئێستا بەشێکیان حکوومەت قەرزاریانە داواکەن ئەو پارانەیان بۆ بگەڕێنرێتەوە یان جارێکی دیکە ینی دەرفەتی ئەویان پێ بدرێت کار بکەن و پارە لە بانکەکانە هەبێت و ئەوان بتوانن دەستکەنەوە بە پرۆژەکانە. لە هەمان کادا بەدەر لە بڵێن ئەم داواکاری ناڕێزایی بەڵێندەران لە ئێستادا خۆتان نەزانن نزیک بووینێتەوە لە وەرزی زستان و نرخی نەوت بە ڕێژەیەکی زۆر نەوتی سپی ڕێژەیەکی زۆر بەرزە هاوڵاتیان ناتوانن بۆ نرخە بەرزە نەوتی سپی بکڕن. من قسەم کردووە لەگەڵ بەشێکی زۆر لە هاوڵاتیانە باز لەوە دەکەن کە ئەگەر بێت و نرخی نەوت ئێستا بەم شێوەیە نزیکەی 300,000 دینارە بۆ هەر بەرمیلەک نەوت و بەپێی ئەو لێدوانانەی کە دراوە بە تایبەتی پەرلەمانتاران و ئەندامانی لیژنەی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستان باسییان لەوە کردووە کە نرخەکان بەم جۆرەی ئێستا بێ لە زستانە زۆر زیاتر بەرز دەبێتەوە. ئێستا کە خواست کەمتر لەسەر نەوتە یەک بەرمیلەوە 300,000 دینارە یعنی بێت لە زستانە خواستی لەسەر بێت ئەم بڕە زۆر زیاتر دەکات. بۆیە هاوڵاتیان لە وەرزی زستانە ناتوانن نەوت دابین بکەن وەکو سوتەمەنی بۆ گەرمکردنەوە. خۆشتان نەزانن دۆخی کارەبا چۆنە و دۆخی غاز چۆنە ئێستا کە لە وەرزی پاییزان ینی نرخی غاز و نرخی نەوت بە ڕێژەیەکی زۆر بەرزە، ینی تەنانەت دەستکەوتنی غازیش تا ئەندازەیەکی زۆر بە تایبەتی غازی ئەوەی کە لە بەڵێندەرەکانەوە یان لە وەکالەکانەوەدا بەشەکرێت کەم دەستەکەوت. ینی من قسەم کردووە لەگەڵ غازفرۆشەکانە دەڵێن هەیە 3 ڕۆژ بتڵێکی داناوە بۆ ئەوەی بەریکەوێت، ینی بتڵی لە دوکانەکان داناوە بۆ سەرەی گرتووە تاوەکو یەک بتڵ غازی دەستکەوێت. ئەمە ئەگەر بێت و زستان بەم شێوە بەردەوام بێت بە دڵنیاییەوە قەیرانەکە زیاتر قوڵ دەبێتەوە، چونکە ئێستا خواست لەسەر نەوتی سپی و غاز کەمترە ئەم قەیران و چۆنەڵی بارگرانی دروست کردووە. لە وەرزی زستانە زۆر لەوەی کە ئێستا هەیە زیاتر دەبێت. بابەتێکی دیکە هەیە کە دەمێ قسەی لەسەر بکەم. ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە تایبەتی لیژنەی پرۆژە و پلان واژۆی 12 ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیان کۆ کردوتەوە بۆ ئەوەی کە بانگێشتی پارێزگاری سلێمانی بکەن بۆ دانیشتێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەبارەت بە کامێرەکانی تیژڕەوی تۆمارکردنی تیژڕەوی. خۆتان نەزانن لە ماوەی ڕابردوودا نیگەرانی و گلەی و گازندەی زۆرێک لە هاوڵاتیان و لایەنەکانی دیکە و پەرلەمانتارانی لێکەوتەوە. تەنانەت ئەوە بوو بەشێک لە هاوڵاتیان لە کاردانەوەی دانانی و کامێرانە 3 جار دەقیان لە کامێرەکانی تیژڕەوی کرد کە لە ڕێگەی پیرەمەگرن دوکار بوون. کۆمپانیای ناوبرا و هەڵسا باڵگرتنەوەی سەرجەم ئەو کامێرانە لە نێوان ڕێگای پیرەمەگرون و دوکان
و دەڵێن بە سیستەمێکی تازەتر بە سیستەمێکی دژەشکان بڕیارە دووبارە کاری تێ بکەن و دای بنێنەوە. سەر ڕایەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دانانی ئەو کامێرانی ڕەت کردوێتەوە، بەڵام تاوەکو ئێستا کۆمپانیای جێبەجەکار دەڵێن ئەمە سوورین لەسەر دانانی ئەو کامێرانەوە، ئیشی تێدا دەکرێت بە بەردەوامی، چونکە ئەوان دەڵێن ئێمە گرێبەستمان لەگەڵ وەزارەتی ناوخۆیە، هەر کاتێک وەزارەتی ناوخۆ گرێبەستەکەی هەڵوەشاندەوە ئێمە ئامادەین دەستبەرداری ئەو کامێرانە بین. و لەمان کادا ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێستا کە 12 واژەی کۆ کردوێتەوە داوای لە پارێزگاری سلێمانی کردووە، ینی ئەوەش بڵێم 3 مانگە نووسراوێکیان ئاراستەی پارێزگاری سلێمانی کردووە بۆ ئەوەی دانانی ئەو کامێرانە ڕەت بکاتەوە، بەڵام دەڵێن پارێزگاری سلێمانی ئەو نووسراوی نەکردووە بۆ ئەنجومەنی وەزیران و ببورن بۆ وەزارەتی ناوخۆ. بۆی ئێستا ئەوان واژۆیان کۆ کردوێتەوە دەیانەوێت پارێزگاری سلێمانی بێنە ئەنجومەنی پارێزگای سلێمانی تا وەڵامی پرسیارەکانی ئەندامانی ئەنجومەن بداتەوە کە بۆچی ماوەی 3 مانگە وەڵامی نووسراوێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی نەدراوەتەوە و نووسراو نەکراوە بۆ وەزارەتی ناوخۆ بۆ هەڵوەشانەوەی ئەو کامێرانە. ڕامیار دەمەوێت ئەگەر زانیاریت هەبێت لەسەر بابەتێک لە شاری سلێمانی لە بەشێکی زۆر لە تەنانەت کۆڵانەکانیش ستان دادەنرێ بۆ دانانی کامێرا، هاوڵاتیان پرسیاری ئەوە دەکەن ئایا ئەم کامێرانە بۆ کامێرەی چاودێری دەستگا ئەمنیەکانن یاخود بۆ کامێرای تیژڕەوی. ئەمە تێکەڵێک دروست بۆ چکە بەپێ ئەو شوێنی ستاندانە بێ بەشێک لەو شوێنانەی کە دانراوە بۆی کامێرەی تێدا دابدرێ، ینی تەنانەت بە پیادەش بڕۆی ناتوانانی خێرا لە بخڕینەک بە ئۆتۆمۆبیل تر پێویستەکە لەو شوێنانە بۆ تیژڕەوی کامێرا دابدرێ. بەڵێ بە پێی ئەو زانیارانی کە ئێمە ئەمانە شوان ئەو کامێرانی کە ئێسادان دراون وە تۆ باسیەکەی ئەمانە کامێرەی دەستگا ئەمنیەکانن، یعنی دەستگا ئەمنیەکان دەیانەوێت سەرجەم شار ببەستنەوە بە سیستەمی کامێرا بۆی کە لە حاڵەتی تاوانە هیچ کەسێک بۆی دەرنەچێت. ینی ئێستا لە شەقامی 60 مەتریش لە شەقامی 60 مەتریش ئەگەر ببینن ینی زۆرێک لەو کامێرانە دانراون و نێو کوچە کۆڵانەکانیش بامان شێوە ئەوەی کە کامێرەکانی تیژڕەوی یان تۆمارکردنی تیژڕەوی هەیە زیاتر لە شەقامی 60 مەتری و شەقامی 100 مەتری سلێمانی و بڵێن شەقامەکانی ڕێگەوبانەکانی دەرەوە دانراون، واتە نێو کوچە کۆڵانەکان کەمتر دەگرێتەوە، تاوەکو ئێستاش بڕیار نییە دابدرێت و ژمارەیان نزیکەی 325 کامێرەیە کە شەقامی بازنەی مەلیک مەحموود و هەروەها شەقامی 100 مەتری و هەروەها دەرەوەی شاری سلێمانی دەگرێتەوە کە ئەوانەی لە دەرەوەی ڕێگەوبانەکانن پوینت و پوینتیان پێدەوترێت، بەڵام ئەوانەی کە لە شەقامی بازنەی مەلیک مەحموود و 100 مەتری دادەندرێت پوینت و پوینت نییە، واتە خێراییەکەی دیاری کراوە هەر شۆفێرێ لە خێرایی 60 کیلۆمەترەوە زیاتر بڕات ئۆتۆماتیکی سزاکەی بۆ دەنووسرێت، واتە پوینت و پوینت نیە ئەوانەی کە لە شەقامی بازنەی مەلیک مەحموودن. و ئەوانی دیکەش کامێرەی هێزە ئەمنیەکانن کە ئێستا وەکو خۆتان باستان کرد بە شڕی خەریکی دانانی کامێرەی چاودێرین لە نێو کوچە کۆڵانەکان و شەقامەکانی سلێمانی. بەڵێ زۆر سپاس بۆ پامێرمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە بۆ گواستنەوەی زانیاریەکان سپاس دەکەین. دەچینە دەربەنی خان خاوەنێکی بەرهەمە خۆماڵیەکان لەوێ باس لە بەرهەمە خۆماڵیەکانی خۆی دەکات و ئەو شتانی کە دەیفرۆشێت و بەرهەمی سروشتین و لەوێش خواسێکی زۆری لە سرە و لە پێشنگایەکدا توانیوێتی بەرهەمەکانی عەرز بکا پێکەوە بینەری ئەو بابەتە بێت.
سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان من وەکو فرۆشیارێکی بەروبوو مەناو خۆیەکان ناوم عیسا شەماڵ عیزەتە خەڵکی ڕەبجەی شەهیدم ئیتر لە زۆربەی فستیڤاڵەکانم بەشداریەکە بە بەشتی کوردەواری پشتی کوردەواریەکانی ئێمەش شتەکانمان لە چی دەست پێەکە لە بۆنە لە کاتی گوێزمان هەیە تومان هەیە مێوژمان هەیە ئیترەوە ڕۆنەکانە ڕۆنی هیزەیە ڕۆنی بێهیزەمان هەیە و هەنجوینمان هەیە و ئیتر ئەنواع شتمان هەیە خۆی لەم فستیڤاڵانەش ئەگەر زوو بێتەوە ئیسفادەیەکی هەم بۆ ئێمە هەبێ هەم بۆ خەڵکەکە ئیسفادەی ئێمەوەی لەلایەک و بەرەبوومەکان مەساغە بێت و ئیسفادەی دومیش بۆ خەڵکەکە ڕاستەوخۆشت لە بەرهەمهێنەرەکە ئەکەن وەرە کابرا ئیسا ئەو شتانەی من ئەچێتە بازاڕ ڕابێ بە دەستی دوو سیعانەکەی بە دوو بەرام بێت یەکی بەس کەیتە ئێرە بۆ من شتێک لێرە 1000 داری خەمەسە بەس ئەگەر بچێتە بازاڕەوە ئەبێ بە دوو ئەوەنە ئەنی ئیسفادەی ئەم پێشانگایانە هەتا بکرێتەوە کەم بە ئیسفادەی لەوەیە بۆ هاوڵاتی تر ئێمە بۆ هەموو شوێنەکە ڕووین بۆ پێشانگاکان ئەترش وەک خۆم ئەو شتانەگەر لەو لادیانە هەبێ کڕبوو ئیسا هەنجوین ئیسا کەوتۆ سەر سیقەی کەسەکە یەکە ئیسا هەنجوین چۆ شتێکی حەساسە یعنی لەوەیە فێڵ و فڕی زۆر پیاکرێ بەس سیقە بە کەسەکە ئیسا من وەک خۆم کە هەنجوینە فرۆشم بێمنەتم لە ئیشەکەم یعنی شتەکەمەوە لە تاوە سروشتیە کارتێن بە کابرا ئەڵە نیوەشی بخۆ بەنەچی لێکڕ نیوەشی بخۆ بەڵ نەبوو نیوەکەی لێ وەرەکە لەخوا بەزای بەشتی ئەمە زۆر خراپ نابێت چونکە ئێستا من کاتم و فستیڤاڵە ئەوەنێنم کە لێرە بیفرۆشم ئەوەشی کە باقی ئەمێنێتەوە لە ماڵەوە دایانم یان لە شوێنێکی شوێنێک نەخراپە بێ نەپیسە یعنی شتەکانمان هەموو ئەوەنە ئێنم کە بە فرێشی بیفرۆشم بۆی لێم خەسارە ئیسا هەنێکی نە وەڵا خۆم دروستی ناکەم هەنێکی منی ئەی کڕبۆن نە ئەوەی خۆ وەڵا خۆم هیچی دروست ناکەم تێگەی بەس منێ لێرە فرۆشم بەس چییە من ئەچم لە کەسی سیقە پێکرا و سەرچاوی چاک شتەکەی پێکرد تێگەی هەیناخۆ ئەنواع شت هەیە لە بازاڕە ئەنواع کاڵا هەیە بەس کاڵا تا کاڵاش فەرقی هەیە کوالەتی هەیە جا خۆی گرنگی ئەم بەروبوومانەش شتێکی کەش هەیە بێ موادی حافزەیە سەدو ئەنواع شتەک ڕێشتی تورکی ئێرانی ئەنواع هەیە بەشتی کوردەواری خۆمان هیچ موادێکی حافزەی تیان ئەوەش سوودێکی هەیە بۆ هاوڵات خوا بەزیادە خەڵک خواسی لەسەر شتی کوردەواری پێشتر نەبوو بە سا وردە وردە خواسی لەسەر هەیە کابراڵێ لە برێوی گوێزێکی ئەمریکی بکڕم یا شیلی بێ گوێزی هەورامانە هەم تامی خۆش هەم چۆریشە هەم خۆمانەشە ئیسفادە بە جوتیارەکەی بێ وڵای نرخەکان عادەشتی خۆمانە لە چاوشتی ئەو بیانی و ئەو ئێرانی ئەوانایە تۆزە سعرەکەی گرانترە بەس کوالیتەکەی بەرزترە وڵای سا حاڵی حاضر ئەم ساڵ هەموو کەس زانی گوێز گرانە گوێزەکە باید بە 9000 ئەترەوە تەمرنمانەوە تەمرنەکان بە 8000 تووەکە 3-4 نوعمانەیە توی دۆشاومان هەیە توی بێناوکمان هەیە توی ئەومان هەیە بە چاوەی خۆی من مێوژە ئەوە هەڵوژەیە ئەتر سعرەکانی هێرێک و سعرە بەعامیسا توی بێناوگەمێن بە 10000 توی دۆشاوێن بە 5000 توی خواردنیش هێن بە 8000 مێوژەکانیش بە 7 و بە 6 ڕۆنی مەڕمان هەیە دەرەجەیەک ڕۆنەکە بە 22000 مانگاشمانێ بە 8 هەنجوینەکەی تر سعرەکەشی دەورە بێنێ پێدەڵم کوالیتی تا کوالیتی هەیە ئێستا هەنجوینی ئێمە چولی بە 45000 فرۆشن بە شتێک بە خەڵکەیەم عنی 100% دڵنیان هاوکارانمان بابەتێکیان بۆ ئامادە کردوین لەسەر جۆرەکانی جەمەدانە دیارە جەمەدانە وەکو بەشێک لە
جلوبەرگی کوردی زیاتر لە بەشی لەسەر بەسرێ و هەنێک جاریش بۆ جوانکاری بەسەر شانە ئادرێ کۆمەڵێک شێواز و جۆری هەیە لە ڕنگ لە جۆری نەخش و نیگارەکانی سەر چنینەکەی بابزانین جەمەدانی کوردی چەند جۆریە. بەناوی خۆی گەورە و میرەبان پێشەکی بە خێراتتانەکەم بە خێبن سەر چاومان عزێتان کێشە. من ناوم ئاواتە لە ساڵی 1992 خەریکی ئەم پیشەیەم هەتاوەکو ساڵی 90 لە ساڵی 90 بۆ 2004 دابڕانێکی کورد ڕووی یاویش بەهۆی چوونم بۆ هەندەران پاشان لە 2014 کاتمەوە بە چێژ و بەتامەوە دەستم کردەوە بە ئیشەکەی خۆم بەڕاستی چێژی لێبینم بەڕاستی پێم خۆشە حەزم لێتی کولتوری خۆمە عادەت و تەقالیدی وڵاتی خۆمانە بە شتێکی باش و جوان ێزانم جۆرەکانی جۆری جامانەمان زۆرە نەوعەتی زۆرمان هەیە جامانەمان هەیە لە سووریاوەیە جامانەمان هەیە لە سینەوە خۆمان بەکردین و ئەیهێنین بۆ ئێرە بەگشتی جۆری زۆرە بۆ نمونە ئەم جۆرانەمان هەیە ئەم کاڵە قەدیمی شار لە سلەیمانی ئەمانیان بەکارێنە ئێستا با بڵێن لە ناوچەی دوهۆک و هەولێر و دەشتی هەولێر و دەشتی کۆیە زیاتر ئەمانە بەکارێنن ئەم بابەتانشمانێ ڕەشەکان زیاتر دەستوری ناوچەی خۆمانە ناوچەی سلەیمانی بەگشتی با بڵێن گەرمیانیش و ناوچەی هەڵەبژە ژەگرێتەوە ئەم شێوازانەشی هەیە مامناوەندن مامناوەندەکانش عادەتە لای خۆمان و زیاتر ناوچەی پشدەر و کەمەکێکی ناوچەی هەولێریش حەزی پێەکەن جۆرمان زۆرە جۆرەکان با بڵێن لە دوای ئەمانە کە سادەن با بڵێن هەڵبەستراومانەیە شێوازی هەڵبەستنمانەیە هەڵبەستراوی سپیمانەیە هەڵبەستراوی ڕەشمانەیە لە هەڵبەستراوی سپیا دووسێنەوەی ترمانەیە ئەم شێوازانەمانەیە ئەمانە هی شێوازی هەولێریە ئەمانیان شێوازی سلەیمانیە لە هەڵبەستراوی سپیشە ئەم بابەتانەمانەیە شێوازی هەولێری و شێوازی سلەیمانیشمانێت جیاوازیەکەیەوەی لە ناوچەی هەولێر باریکتر و جوانتری هەڵەبەسن لە ناوچەی خۆمان تۆزی ئەستورترە و زیاتر با بڵێن مامە حاجەکان و گەنجەکان حەزیان بە وردەکەیە باڵێن ئەم شێوازانشمانەیە ئەم شێوازی سپیانە ئەمە زیاتر گەنجان حەزیان پێیەتی تێگەی ئەم بابەتەی پێوە هەیە حەزی پێ ناکە لە ڕەنگی سوورە هەر گەنجان حەزی پێیەکەن ئێستا تەقریبەن مۆدێلی هەیە ئەم شێوازانیشیە با بڵێن ئەمە سادەکەیەتی گوڵنکەی پێوە نییە با بڵێن ئەم نەخشەی تریشمان هەیە کلااوەکانی شێوازمان زۆرە ئەم شێوازانەمان هەیە ئەم شێوازانەشمان هەیە ئەمەیان لە موادی نایلۆن دروستەکرێ ئەمەشیان لە موادی دەزوو دروستەکرێ بەڵێ لە کوردستان دروستەکرێ بەڵامیترە هەنێکی لە کوردستانی ڕۆژهەڵاتە هەنێکی لە کوردستانی خۆمانە لە باشوور دروستەکرێ شێوازی ناوچەیەکانمان با بڵێن دەستوری ناوچەی هەولێر زیاتر با بڵێن ئەمان لەم شێوازانیان حەزپێتەوە ئەمەش چەند شێوازێکتری ئێستا من لەلام نییە هەیە بریسکەدارە هەیە تایبەتر دروستەکرێ لە ناوچەی خۆمانە زیاتر ئەم بابەتانەیە یاخود کڵاوەکەی ڕەقتر بێ بە حکمی جامانەکە باشتر ڕائگرێ و تێک ناچێت جیاوازیەکەمان لەگەڵ ڕۆژهەڵاتە بۆ بەستنی جامانە و کڵاو لە ڕۆژهەڵات هەنێ قوماشی تر هەیە بەکارێنن زیاتر لە ناوچەی بۆکان ئەوە لێرە کەس حەزی پێ ناکە جامانە شەرە بن بەڵام کە جامانە بن زیاتر لەم بابەتە سپیانە ئابن نرخەکانی بەگشتی لە 3,000 دینار و دەست پێکە تا وەگەیتە نزیکەی 8,000 دینار بە نیسبەت جامانەکانەوە ئەوانەی کە سعرەکانیان زۆر گرانە شێوازی هەڵبەستنەکانی دەور ئەبینێ ئەو پارێزیە کاچێتە سەری حەقدەستی هەڵبەستنەکەی کە ئێمە با بڵین بۆ ئێمە گرانترێکەوێت و بە گرانترەی فرۆشین سادەکانی بەعام یعنی ئەگە دەستکاری نەکرێ ئیتر لە 3,000 دەست پێکە تا وەگەیتە 15,000 دینار
عليك السلام ورحمة الله كاك بخير بێ یاخۆ سەر چاوم سەر سەرماتی بەخێر مشکی بۆ ئەو قاتەی تۆ ئەمە جوانە ئەمە هەر جوانە تەبەن هەڵبژاردنیش بەدڵی جەناب تر ئەو بابەتە زۆر جوانە ئەوە جوانە ئەو شێوازی داور بەگیە هەیە ئەوەش هەر جوانە وەکو بەکارهێنان بەداخەوە لە چاو ساڵانی ترا کەمی کردووە بە تەمەنەکانمان وردە وردە کەمە بنە و گەنجەکانیشمان کەمتر تالبین بەڵام کە بگەینە وەرزی بەهار و بەرەو جەژنی نەورۆز بڕۆین بە حکمی ئەوەی لە نەورۆزی کوردەواریین گەنجانێکی زۆر ڕوومانتیەکەن بۆ کڵاو جامانە لە زستانانیشە سەرفیاتەکەی خراپ نییە بازاری باشە هیچ بە حکمی سەرماسۆڵەکە کە بۆ نمونە کابرات جامانێک یاخود مشکێک ئەکرێت و لە ملیەکە بۆی لە سەرما خۆی بپارێزێت بەڵام ئەو کوتر نیسبەتی کڕین و فرۆشتی کەمی کرد بە نیسبەت جۆرەکانی مشکێوە جۆرمان زۆرە بەداخۆ من هەمیم نەماوە بەڵام هەنێکتان هەر بۆ باسەکەم ئەم شێوازانەمانێمان پێڵەن ئەڵوەنی ئەمانەمانێ پیانەڵەن داوربەگی لەم شێوازی سوورە بەڵام ئەسڵەکەی هەمانە ناوچەی گەرمیان و خانەقین و کەرکک زۆری تالبن ڕەنگی سەوزمان هەیە ئەم ڕەنگی ڕەش و سیمەمانەیە پێڵێن عەلیخانی ناوەکانیان جیاوازە تاوان هەر ناوچە و ڕەنگێکی خۆی هەیە لە هەورامان ئەم ڕەنگە زۆر بەکاریێنن لە دوایەوە چێتۆ سەر ئەڵوانیەکەی لە دوایەوە چێتۆ سەر عەلیخانیەکەی لە دوایەوە چێتۆ سەر سوورباوەکەی زیاتر ناوچەی گەرمیان و کەرکک تالبی بەڵێ خۆشەویستان بەم شێوازە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆ هیوادارین جێی سوود و ڕزامەندی و یازیز و خۆشەویست ببێ و کاتێکی باشتان لەگەڵەوە بەسەر ببێ بەخوای گەورەتانە سپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ هەست خۆ